ئەمەی ئەمڕۆی گەلی کوردستانەوە سڵاوی من و ڕێبینتان لێبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێتە و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە پێتان شاد بووینەوە بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بن میوانمان بن و تا ببورن تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن و سوود لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ڕۆژتان باش لە بەرنامەی ئەمڕۆژماندا چەند بڕگە و تەوەرێکی جیاوازمان هەیە هەروە دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەربارەی کێشەی قەڵەوی دەکەین کە کێشەیە کە ڕوبەڕووی زۆربەی وڵاتانی جیهان بووتەوە بە پێی داتاکانیش لە دوای ساڵی 2015 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتری کردووە داتاکان ئەوانەی کە دوو جۆر کێشە هەیە کێشەی قەڵەوی و زیادبوونی کێشیش. ئەمڕۆ پسپۆرێکی تایبەتمان لەگەڵا دەبێت کە تایبەتە بە نەشتەرگەریەکانی وردی چارەسەری قەڵەوی ئەو دەرمانانەی کە بەکار دەهێنرێن و ئەو نەشتەرگەریانەی کە ئەنجام دەدرێن بۆ چارەسەرکردنی قەڵەوی دروستن و تەنها بۆ جوانکاری ئەم بابەت دەکرێت یان هەندێک کەسی دیکە شێچنور بۆ هەندێک نەخۆشی پێویستیان بە نەشتەرگەری هەیە. دوایین ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێبین کە بڵاو کراوەتەوە دەڵێ لەسەر کۆی ئاستی دانیشتوانی گۆی زەوی 1.9 ملیار واتە نزیک دەبێتەوە لە 2 ملیار کەس کە کێشەی قەڵەویان هەیە کە بە خۆی ژمارەی دانیشتوانی گۆی زەوی بۆتە 8 ملیار واتە 1 لەسەر 4 خۆی دانیشتوانی گۆی زەوی ئێستا کێشەی قەڵەویان هەیە. بەڵێ ئاماری وردتریشمان هەیە دواتر بە وردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین. یەکێکتر لە تەوەرەکان کەم ڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە کێشەی خێزانی و کاریگەریەکانی دەکەین و بە تایبەت لەسەر هاوسەران بە پێ و ئامارانەی کە لە دادگاکانی هەرێمدا ساڵانە دەخرێتە ڕوو ئەوە ڕوون بۆتەوە کە جیابوونەوەی هاوسەرانی یاخود کێشەی نێوان هاوسەران ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونەکەم مەترسێکی گەورەی دروست کردووە. جا ئەمڕۆ باز لە هۆکارەکانی دەکەین بزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی ئەم ئامارانە و هۆکارەکانی کێشە و کیلوگرفتەکان لە نێوان هاوسەرەکاندا بۆچی دەگەڕێتەوە و دیارترین ئەو کێشانی کە بەهۆیەوە هاوسەران ڕوو دەکەنە دادگاکان کێشەکان چین لەگەڵیشیدا ڕێگە چارەکان ڕێگە چارەکان یاخود ئەو هەنگاوانەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ کەمبوونەوەی کێشە خێزانەکان و بەتایبەت لە نێو هاوسەراندا گرنگە و پێویستە بزانرێت. لە عێراق داتاکان زۆر زیادی کردووە دوایتر بە وردی دەیخێنە ڕوو لە یەک مانگدا ڕێژەی جیابوونەوە دوو هێندەی ڕێژەی هاوسەرگیری بووە دواتر ئەو ئامارە بە وردی دەخێنە ڕوو. دەچینە یەکەم راپۆرت یان یەکەم بڕگە ڕێبین کە تایبەتە بە زیادبوونی ڕێژی قەڵەوی یاخود کێشەکانی قەڵەوی لەسەر ئاستی جیهانی بابەیەکەوە بینەری بین دواتر میوانمان دەبێت و بە وردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین. هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیە مەترسیدارەکان پێشبینی دەکرێت تا ساڵی 2025 ببێتە نەخۆشیەکی مەترسیدار کە هەموو جیهان بەدەستیەوە بناڵەنن. دەپرسین تا چەندێک هاوڵاتیان گرنگی بە پاراستی ژەمە خۆراکەکانیان دەدەن و تا چەندێک وەرزش دەکەن و گرنگی بە جەستەیەکی تەندروست و ڕێک دەدەن. وەڵاهی ئەوەی کە لای ئێمەوی کوردەواری هەیە هەمووی بە دوای خواردنی خۆش و خواردنی جوان و وەڵحاصڵ ئەوەندەی کە قەڵەوە بن ئینجا بە دوای ئەوان ڕاکەن کە خۆیان زەعیفکەن ژنا باوەڕ ناکەم خەڵک زۆر ئەوەندە جۆباتەوەی ڕاستە ئێستا ئەو جیلەی ئێستا بە دوای هەندێک وەرزش و ئەوانەوە هەن بەڵام ئێمە ومانان هەرەوەنە وەرزش بکەین کە تەندروستیمان باش بێت. ماوەی چەندێکە بەردەوامی لەوە؟ خۆم زۆر دەمێکە یاریەکەم کۆن بە مناڵیژە ڕێازی بووم بە زوازم لێنا فترەیەکی زۆر ئیتر ئێستا تقریبان ساڵێکە بەگەڕاومەتەوە بە دایمی کەم هەموو ڕۆژێک. خواردنێ دوور بکەیتەوانێ بۆ نمونە چاوری شیرینی خوێکی زۆر ئەمانە لە خواردنە ئەستا خواردنی وا هاتووە پیتزا هاتووە بەم بەعزەش خواردنیەکەی کە کاتی خۆی ئەمانە نەبووە چەندم بیرشم ناوێت کە باسی درێت ئەمانە نەبووە خەڵکە سەردەمامی جسمی ڕێک بووە زەعیف بووە. مرۆڤ هەتا ئەچێتە تەمەنەوانەیە ئەبێ بزانێ چۆن هەست و کەوت دەکات چی ئەخواوە چی ناخوات
خۆمان بە دوور گرین لە خواردنی شیرین و چەور و سوێر لەگەڵ ئەوەشا پێویستە لەسەرمان کە وەرزشکەین ڕۆژانە. خۆپاراستن لە خواردن تێگەی بەعزی خواردن هەیە بە کەڵک نایە تۆ ئەبێ بزانی بەرنامەیە زانی بۆ جەدوڵ دەکرد وەکو پێم وتی تۆ بخۆیت و بخەوی بەسەریا نابێت قەڵەوە بی. یعنی زۆر خواردن بەڕاستی تاسی لە هەموو ئەوەی ئینسان دەکات. خواردنی چەور زۆر خراپە، خواردنی زۆر خواردن هەیە خراپە، مە هەوڵدەی خواردنی باش بخۆیت تەندروست بخۆی، مەسەڵەن بزانی شەوان نان نەخۆی، شەوان زۆر خراپە خواردن بخۆیت. خواردن مازدەری قەڵەویە، سەرچاوەی قەڵەویە، سەرچاوەی چەوریە کە لە جسمی ئینسانە کۆوە بێتەوانێ. خواردنەکەش چۆن یانی ئێستا هیوا هەیەڵێ من ڕجی مەکەم فڵان خواردن و فڵان خواردن ناخۆم، بەڵام من بە تەوەقوعی من تۆ گرنگ نییە بەڵێ من خواردن ناخۆم، گرنگ ئەوەیە چی ئەخۆیت. تەمبەڵی جەستەیی، وەرزش نەکردن، خواردنەوە گازیەکان، زۆربوونی ئامڕازەکانی گەاندن و زۆرخۆری سەرەکی ترین هۆکارن بۆ قەڵەوی. ڕاست حەسان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ دەچینە لای بەشێکی دیکە لە راپۆرتەکانمان باسکردن دەبێت لە بژاردنەوەی هەندێک لە سەرچاوە و کانی و ڕووبارەکان و زیەکانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەرچەندە لە وەرزی زستان کە هێشتا نەچوونێتە وەرزی بەها لە سەرەتاکەی بڵێن و لە کۆتای وەرزی پاییزیشدا بە پێویست باران نەباری، بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر بارانباری وە بە پێی پێشبینیەکان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستا بە دوور بووین لە ئەوەی کە بڵێ نوشکە ساڵیە، بەڵام تاوکو ئێستا بە پێی پێویست ڕێژەی بارانباری نەماریوە. بۆ نمونە چونکە گەرباس لە سلێمانی بکەین، سلێمانی ساڵانە دەبێت 600 بۆ 800 میلیم باران ببارێ. ئەگەر 400 میلیمیش ببارێت ئەوە لە وشکە ساڵیان نین. ینی ڕێژەکە ئێستا هەندێک ناوچە وشکە ساڵی بەتای لە گەرمیان ڕاگەیەنرا، چونکە گەرمیان پێویستی بە ڕێژەی بارانباری نزیکەی 200 بۆ 300 میلیمە بێت لە ساڵێکە، ئەگەر ئەوە نەبێ وشکە ساڵی نابێت. بەڵام بەپێی ناوچێ ینی ناوچەمان هەیە ئێستا گەرمیان ڕێژەی بارانبارینی بێگومان کەمتر ئەبێت لە سلێمانی. بۆیە سلێمانی ئەین پێویستی بە 400 میلیم هەیە، ئێستا لە 400 میلیم زیاتر بارانباری بووە. ئەمە بۆ ناوچەکانی تریش ڕاستە و پێشبینی دەکرێت لە ئەمڕۆ شەپۆلێکی دیکەی بارانبارین ڕوودا هەرێم بکات و تایبەتی لە هەولێر و دووهۆک کە دەڵێن بارانێکی بەلێزبوون بێ و مەترسی دروستبوونی لافاویشیە. سەرچاوە ئاوەکانیش زۆر باش بوژاونێتوانێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە باسەوە کرا کە سەرچاوی زەڵم لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هەتا ئێستا بەو شێوەیە ئاوەکەی نەبوژاوتە ساڵی 2019 بۆ 20 کە بێڵماوسەکەەوە بوو کە پڕ بوو. لەو کاتەوە تا ئێستا هیچ سەرچاوەیەکی ئاوی بەو شێوەی ئەم ماوەی ڕابردوو نەبوژاوتەوە. خۆی هەر بارانی بەهارەش ئەو سیفاتەی هەیە کە ئێستا لە وەرزی بەهارین، چونکە زەوی تقریبان تێر ئاو بووە ئێستا، ینی ئەو بارانەی کە ئەبارێ بێ بە بارانی سەتحی، ینی لەسەر ڕووی زەویە ئەڕوات کەمتر ڕۆچێتە ناو ژێر زەویەوە، لەبەرەوە کاریگەرێکی زۆری لەسەر بژانەوەی زیاتر هەیە. جا هاوکارمان فەرهاد محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین ئەو لەسەر بژاردنەوەی سەرچاو ئاویەکانی باڵەکەتی. سڵاتان لێ بێ من لە ناحیەی سمیلانم لە دۆڵی ڕووس لە قەزای چۆمان بەهۆی ئەو ڕێژە زۆرێ باران و بەفرێکە ئەم ساڵ باریوە و باری بەفرێکی زۆر لە شاخەکان چەندین کانیا و بژاونەتەوە و یەکێک لە کانیاوەکان کە پێی دەڵێن ئاوی سپی لە ناحیە سمیلان دۆڵی ڕووس بژاوەتەوە کە جوانیەکی ئەو تۆی بە ناوچەکە بەخشیوە بۆ هۆیەوە گەشتیاران و هاوڵاتیان دێن لەم شوێنە وێنە دەگرن وەک دەبینین کە کانی سپی لە ناحیە سمیلان بژاوەتەوەش بەهۆیەوەی کە بەفرێکی باش لە شاخەکان باریوە و ڕێژەیەکی باش بارانیش باریوە، ئاوەکە لە ژێر ئەم شاخە دێتە دەرەوە و بژاوەتەوە. ئەمەش دەبێتە هۆیەوەی کە گەشتیاران لە وەرزی بەهادا ڕووبکەنە ئەم شوێنانە کە ئاوەکانیان بەهۆی بارینی بەفرێکی زۆر لێ بژاوەتەوە و ئەم ڕووبارەش کا دەبینین لە وەرزی هاوین وشک ببوو، بەڵام لە ئێستادا بەهۆی بارینی بەفرێکی زۆر لە چیاکان بەتابەت لە چیای هەڵگورد کە
دەبینین ئاوێکی زۆری لێ دەڕوات ئێستا ئەوەش دوی بۆتە خۆشی گونشینان و هاوڵاتیان سنوورەکە و ئەم شوێنانە کە ئاویان لێ بژاوەتەوە بۆتە جێگەی دڵخۆشی گەشتیاران بەهۆی جوانی سروشتی ناوچەکە بەڵام بەهۆی سەختی ڕێگا هاوڵاتیان بە زەحمەت دەگەنە شوێنەکە بۆیە داواکارن لە گەشت و گوزار لە حکوومەت کە ڕێگای ئەم تاافگانە ڕێگای ئەم کانیاوانە خۆش بکەم بۆی هاوڵاتیان بتوان بە ئاسانی بگەنە ڕێگاکان هەروەها لە چەندین شوێنی تر کانیا و بژاورێتەوە ئەم ساڵ بەهۆی بارنی بەفر ساڵانە لەگەڵ هاتنی بەفرێکی زۆر یان ڕێژەی بارانێکی زۆر کانیاوەکان دەتەقنەوە و ئەم ساڵیش لە سنوورەکە چەندین کانیا و بژاونەتەوە بەهۆی بارینی بەفرێکی زۆر و ڕێژەیەکی باران و ئەمەش دەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی لە وەرزی بەهار گەشتیاران و هاوڵاتیان ڕووبکەنە سنوورەکەەوە بەستی گەشتکردن و وێنەگرتن لەگەڵ ئەم تاافگانە. دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەرەکانی ئەمڕۆمان و یەکێک لە تەوەرەکانمان هەروەگوتمان تەوەرێکی تەندروستی و باز لە کێشەی قەڵەوی دەکەین کە بەپێی و ئامارانەی کە خراوەتە ڕوو ئێستا کێشەی قەڵەوی یان بڵێ قەڵەوی لەسەر ئاستی نێودەوڵەتی یەکێکە لە گرفتە گەورە تەندروستیەکان کە هاوڵاتیان دەناڵێنن بەدەستیەوە بەپێی ئامارەکانەوە خراوەتە ڕووکە لەسەر ئاستی کۆی دانیشتوانی گۆی زەوی نزیکەی 2 ملیار کەس ئێستا دەناڵێنن بەدەست کێشەی قەڵەویەوە ڕێبین. هەڵبەت کێشەی قەڵەوی لە کەسێک بۆ کەسێکی تر یا بەپێی ئەو گرفتانی کە هیانەوە چۆنێتی چارەسەرکردنەکەی ڕەنگە لە کەسێک بۆ کەسێکی تر قەڵەوی و کێشزیادی شەیە ینی هەردووچیان گرفتیان هەیە. دکتۆرە پرسیم بزانین کێشزیادی چیە قەڵەوی چی و جیاوازەکان چیە؟ لەو داتایی کە باست کرد ینی 650 میلیۆنیان قەڵەون نزیکەی 2 ملیار کەسێک کێشەی کێشزیادیانێ 650 ئەمان لە ساڵی 2016 لە تێگرتوەکان بۆ خۆی بڵاوی کردوێتەوە لە سەدا 39 کەسانی پێگەشت و کێشەی زۆری کێشیان هەیە لە سەدا 13یان قەڵەون. لە ساڵی 2018 دەڵێن 40 میلیۆن منداڵ لە خوار 5 ساڵی کێشەی زۆری کێش و قەڵەویان هەیە و 340 منداڵ لە نێوان تەمەنی 5 بۆ 19 ساڵی دیسانە ئەوانیش کێشەی زۆری و قەڵەویان هەیە. جامڕۆ بە وردی گفتوگۆ دەکەین لەسەرەوە بابەتە لە هەرێمی کوردستان و عێراقیش کەم نینەوانەی کە هەمان کێشەکارەکەی چۆن چارەسەری لە کاتێکا پەنابرێتە بەر نەشتەرگەری ئێستا ڕێبینەوەی کە ئەو چارەسەرانشی کە بەکار دەهێنرێ زۆر جار پەنا دەبرێتە بەر نەشتەرگەری بەڵام ئایا نەشتەرگەری ڕێگەیەکی دروستە یاخودەوە تا چەندین ڕێگەی هەندێک دەرمان و هەندێک شتی تر بەکارهێنێ حەب بەکارهێنرێت ئەجار گفتوگۆ لەگەڵ میوانەکەوانەکەیم دکتۆر ئارام لێرەیە. دکتۆر بەخێر بێیت باش و بەخێرات دکتۆر ئارام سپۆری وردی نەشتەرگەری و قەڵەوی بەخێر بێیت دکتۆر سپاس بالەوە دەست پێ بکەین کە چوو باسی کرد جیاوازی نێوان کێش زۆری و قەڵەوی چییە؟ بەڵێ هەڵبەتە ئەو ستاندەردێکی جیهانیمان هەیە کە پێوترە BMI کە هەموو نەخۆشەکە توانێت هەموو کەسێک توانێت ئەو ڕێژەیە بۆ خۆی لە زۆربەی ئەپەکانیشا هەیە کە ئەوش وەزنی نەخۆشەکە دابەشەکرێ بەسەر باڵای نەخۆشەکە بە مەتر دووجا کە ڕێژەیەکمان بۆ دەرەخاوی ستاندەردەکەی لە بینی 18.5 تا 24.9 ئەوە دەرچێەوە وەزنێکی ستاندەردە نینە وەزنی کەمی کەمتر لە 18.5ەوە کەم کێشیە وەزنی کەمی هەیە بەڵام کێش زیادی لە بینی 25 بۆ 29.9 دەرەچێت پێوترێ وەزنی زیادە جارە قەڵەوی نییە قەڵەویش دەست پێکات لە سیەوە لە 30 بۆ 34.9 لە 35 تا 39.9 لە سەر و چلیشەوە قەڵەویش خۆی جیاکرێتەوە بۆ قەڵەوی دەرەجەیە قەڵەوی دەرەجە دوو قەڵەوی دەرەجە سێ و قەڵەوی زۆر زۆرەکانیش کە وەزنیان نەگاتە سەر و 150-200 کیلۆ لە هەرێمی کوردستاندا یان بڵێن ئەگەر وردیکەینەوە لە سلێمانیە کام دەرەجەیان زۆرەکەم زیاتر بەڵێ ئەوە وەکو کە بەشی ئاسیامان پێڵەن دەرەجەی ئۆڤەروەیتەکە زۆرترە بیەمایان لە بینی تقریبان 26 بۆ 27 تا 30 لە سیەکەش بۆ 35 لەو بینیا زۆر ڕێژێکی کێش زۆریمان هەیە کێش زۆریشمان هەیە و قەڵەوی ئەو دەرەجەیەکیشمان هەیە
بە کێشەگەر جێکێتەوە دکتۆر چەندێکە بڵێ چەند کیلۆ ئەبێتە کێش زۆری لە چەند کیلۆ زیاتر ببێتە قەڵەوی بەڵێ بە کێش بێ بە پێ باڵاکە ئەگۆڕێت بەڵێ هەمانە بۆ نمونە کێشەکەی 85 کیلۆ بەڵام باڵای مەتر و 49 ئەچێتە دەرەجەی یەکەمی قەڵەویەوە هەشمانە باڵاکەی مەتر و 79 کێشەکەی 110 هێشتا وەزنی زیایە ئەنێ بۆ پێ ئەو ستاندەردە شتێکی زۆر زۆر گونجاو کە بەکاری ئێنین باش ئەی بچینە سەر هۆکارەکان ینی ئەم هۆکارانە چین کە وای کردووە لای ئێمە کێش زۆری و قەڵەویمان هەبێت و چارەسەرەکانیان چین دوڵ بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی قەڵەوی هەڵۆک و بابەتی نەخۆشەکانی تر قەڵەوی زۆربەی نەخۆشیەکان تا ئێستا چارەسەریان نییە بۆ نمونە دوو نەخۆشیمان هەیە چارەسەر بکرێت گرانە تا هەمووی ماڵتایە دژە ئەنتیبایەتیکیان بۆ بەکارێت پسە دوو نەخۆشیە چارەسەری هەیە نەخۆشی خوددە چارەسەری نییە درێژخایەنە زەخت چارەسەری نییە شەکرە چارەسەری نین کۆنتترۆل ئەکرێن بۆ ماوەی بەڵام چارەسەری بنبڕیانە بڵێ ئەو من تاڵ چارسە قەڵەویش هەر لەو بابەتانێ بێ هاوڵاتیان ئاگاداری ئەو خاڵە بن کە قەڵەوی نەخۆشیێکی درێژ خایەنە زۆربەی سەرچاو عالەمیەکان ئاماژە بەوە ئەکەن بە تایبەتی بۆی ئەبێت بە نسبەت هۆکارەکانی لەوانەیە بۆ ماوەی بێ بۆ هۆکارەکانی دەوروبەریش کۆمەڵگە و خواردن و چەند هۆرمۆناتێک دەورە بینن بە کۆی گشتی هەر هەمویان ئەبنە هۆی هۆکاری قەڵەوی بۆ نە هەمانە دایک و باوکی هیچ قەڵەو نین بەڵام جینێکی قەڵەوی لە ناو لەشا هەیە کە وا بکات زۆر بخوات قەڵەوە بێ هەرشە بە پێچوانەوەیەکیان لە عایلەی دایکەکەەوە قەڵەوە عایلی باوکیانی گەرجینەکەی بۆ هاتووی قەڵەوەکە ئەگەر هەیە ئەگەر کەش و هەواکە بۆ خۆی ساسکە و زۆر بخوات و وەرزش نەکات و دایم تەمەڵی بکات و لەو بابەتە بێ ئەگەری بەڵام قەڵەبوونی هەیە خواردنەکانیش دەورە بینە هۆکارەکان کەم خەوی یا زۆر خەویچ کاریگەریەکی بەڵێ کاریگەری لەسەر هۆرمۆنەکانی لە شیەکات و بێتە هۆکاری قەڵەوی شێوازەکانی ژیان بۆ کەسەکە هیچ شێوەیە بە پێ ڕۆشتنی نییە وەرزش ناکات تەمەڵیە هۆکارێکە بۆ قەڵەبوون چەپا بە وردی قسە لەسەر بابەتەکان بکەین دکتۆر ینی بۆ نمونە وەرشەکە بێ وەرشێکی چۆن بێت لە هەفتەیەکە چەند جار بێ خەوەکە بێ خەوی چۆن بێت لە چ کاتێکا بێت و سیستمی خۆراکیەکەمان چۆن بێت یەکەم جا سیستەمی خۆراکەکان بە شێوازێکی گشتی ئەوی کە زۆر زۆر سێ زۆر خواردنمان هەیە لە خواردنەکانمان کاربۆهایدرێت کە وزەیەکی زۆر زۆری تایە لەگەڵ مادەی پرۆتین لەگەڵ چەوری ئەبێ ئەمە بتوانین هەوڵ بدەین باڵانسێ دروستکەین لە بینی ئەو سیانەدا بە تایبەتی کاربۆهایدرێتەکە لۆ کارە بدای ڕێژەیەکی زۆر کەم لە مادەی کاربۆهایدرێتی بخورێ ئەوە زۆر زۆر گرنگە بە تایبەتی زۆربەی خواردنەکانی داخۆ لەم ڕۆژەیە خواردنە شیرینیەکانن خواردنە مەنە غازیەکانەوە بیپسی و بابەتەکان و شەربەتی شیرین و زۆربەی شیرینەکان زۆر زۆرن یان نانی سپی برنج هەناسنە سەر بابەتی کاربۆهایدرێتی کە ئەبێ ڕێژەکان تەحدید بکرێ زۆر هەڵ بدرێ بڕێکی زۆر زۆر کەم لەوان بخورێ بەڵام گرنگی بدرێ بە پڕۆتینەکە زیاتر بۆی هەوڵ بدرێت ئەو چەوریەکە قەڵەوی کۆبوونەوەی چەوریە چەورەکەش دوو زۆرمان هەیە چەوری زەر چەوری قاوەیی لەگەڵ ماسوولەکان هەوڵ بدەین بە خواردنی پرۆتینی ماسوولەکان بهێڵینەوە و ئەو چەوریەش لە زەردەوبی گۆڕین بۆ قاوەیی ئەو چەوریە هەنێ گۆڕانکایی لە لەشە وەرزش و خەوەکە چۆن بێت وەرزشەکەش بەپێی ئەوەی کە دانراوە ناتوانێت ستاندەردێکی بکەی بە تایبەتی بۆ کەسانی ئەمە هەمانە نەشتەرگەرەکەمان بۆ کردو ئەوە بەرنامی تایبەتمان هەیە بۆ دوای نەشتەرگەری چەند وەرزش بکات چۆن بێت بەڵام کەسێک بۆ نمونە نەشتەرگەری نەیگرتوۆتەوانێ ڕێجیمێکمان بۆ دانا فڵان ئەو شتە بکە یان دەرمانێکمان بۆ دانا وەرزشەکە باشترە بەلایانی کەمەوە لە هەفتەیەکە لە هەنێ سەرچاوە دایان ناوە لە هەفتێکاکە بتوانێت بەلایەنی کەمەوە بگاتە نزیکی 15 سەعات لە هەفتەکەیە کەوانێ زۆر بێ بۆ کەس ناتوانێت یان بەلایانی کەمە دامانەوە لە ڕۆژێکا 45 دقیقە هەنەی بڕۆشتن بێ وەرزەکانی جیاوازە چ ڕۆژانە ئەگە بتوانێت وەرزی بوون بە پێ بڕات نیو سەعات بۆ 45 دقیقە کەسەکە بڵێ دکتۆر من خۆم لە جیمم لە قاعە بۆ زۆر زۆر باشە لە هەفتەیەکا سێ جار پەیوەست بوون ئیلتیزاماتی هەیە بە قاعەوە زۆر زۆر باشن ئیسفادێکی زۆر زۆر باشە دکتۆر میویستم لەسەرەوە پرسیارکەمکان دێکەس هەیە لە خواردنەکانە هیچ پارێز ناکایە هەرچی بێتە بەردەمی خوا هیچ کێشێکی نییە بەڵام لەگەڵ یا وەرزشەکەیە ئەچێ بۆ جیم ئەمە توانە باڵانسێک ڕاگرێ تقریبا هەنێ حاڵەتە ئەگەر توانیت منمە کەسەکە بۆ منە لوقمە قازیەکە بخۆیت شیرینێکە شتێکی زۆر بچووکە ئەبێ 150 بۆ 250 کیلۆ کالۆری تێ خواردنی یەک لۆقمە قازی تۆ بێ سەعات و نیوەک ڕابکەی کەسە توانێ ئەو بکە زۆر زۆر قورسە خۆی ناچار پشتە بەسێ بە هەنێ سیستەمی خەوەکە چۆن بێت دوتوە سیستەمی خەوەکەش ئەوە هۆکارێکە بۆ گۆڕنی هۆرمۆن پێوە سەرچاوانەی کە دانراوە زۆربەی
گەنجەکانمان هەمانەکە یان بۆ کلینیکیان بینین کێشەیەکیان هەبێت لە قەڵێ دکتۆر دایکی باوکی پێڵێ دکتۆر تا 6 بەیانی ناخەوێت یان 5 بۆ 6 بەیانی ئەخەوێت بە دوار فەیسبوکەوە تایبەتی ئەوە مۆکەینە ئەلکترۆنەکانیش هۆکارێکە بە دوای ئەڵە دکتۆر سەعات 1 نیوەڕۆ هەڵەستی ئێمە بە تایبەتی هۆرمۆناتی لەش لە دوای 11 شەوە دەست پێکا بۆ 7 بەیانی باشترین کاتە بۆ خەو هەنی تا زوو خەوتن و هەستان و کردنی وەرزش ئەوە هۆکارێکە بۆ گەڕانەوەی شێوازێکی سروشتی فیزیۆلۆژی لەشی لەمە دووە ڕەمەزانیش ڕێبین هاوڵاتیانە تا پارشە و ناخەون نانەخۆن جا بەسەر یاخەون بڵێ ڕەمەزانە بەڵام تۆ یان زەمانکەیت دەتوان لەسەر هەستەکەم ئەم کاتانە تۆزە کێشەمان هەبێت لەو بابەتە بەرە و سەیران و گەشتە ڕۆین خەڵکەڵێن کاکە خۆم ڕۆژە سەیران ناکەین ئەم ڕۆژە بەهار نێ جەوەکەی وا خۆشنیە ڕەمەزانە عادەتەن خەڵک زۆر حەزی لە خواردن و ئەمانە بێ ڕێنمایتان چی بۆمان ڕێنمان ئەوەیە کە زیاتر بە دوور بن لە خواردنی کاربۆهایدرێتەکان نانی سپیە شیرینیە زیاتر خواردنەکانی تر زۆر هەیە تا خواردنی میوە سەوزە زەڵاتە دروستکردن کە مادەیەکی زۆر دیژە ئۆکساندێکی زۆری تایە بۆ کەمکردنەوەی بە تایبەتی چاوریەکانی لە شیشی کە بە دوورێ بێ بە تایبەتی ئەمە قەڵەوی لەوانەیە لە زۆربەی هاوڵاتیان وا تێگەن لە ڕووی جوانکاریەوە جسمم وای لێدێ بەڵام ئێمە لە ڕێی مێتابۆلیکەکانەوە کە ئەو کەسانی قەڵەون هۆکارێکە بن بۆ توشبوونی سەرێشە بۆ توشبوونی کێشە لە هەناسەدان توشبوونی کێشیان لە دڵە بۆریەکانی دڵ توشبوونیان بە شەکرە توشبوونی کێشەی دروستبوونی بەردی زراوە گەر ئافرەتێک بێ کێشەی لە هۆرمۆنات و نەژەوەکی کە مناڵی نەبێ کێشەی بۆ هێلکەدان بۆ دروستەکە زۆر قەڵەوی هۆکارێکە کە ئەژنۆکانی بسوێت ئەمانە بە هۆکارەکانی بەکارهێنانی ینی کەمکردنەوەی کێشەکەی ئایا بەکارهێنانی وەرزش بێت بەکارهێنانی دەرمان بێ بەکارهێنانی باڵۆن بێ یان نەشتەرگەرەکان بێ کە بیگرێتەوە نەخۆشەکە ڕێککەوتم کەعنی خۆی حەزی لە نەشتەرگەرێکە بێ یەکلار بێتەوە دکتۆر بەوردی باسە چارەسەر و ڕێگاکانی چارەسەرەکانەکەین بەڵام ڕەگەز هیچ کاریگەریەکی هەیە باسی خانمانە کرد ئەکرێ خانمان زیاتر یان ئەوەی کە دەیبینی زۆر جار خانمان زووتر کێشیان زیاد دەکە یاخود کێشیان زۆرترە ئەکرێ خانمان کێشیان زیاتر بێ لە پیاوان یان دووچاری قەڵەوی ببنەوە یان ڕەگەز کاریگەری نییە کاریگەری هەیە لە زۆربەی سەرچاوەکانە بەهۆی گۆڕانی هۆرمۆناتی لەشیان زۆربیان لە دکتۆر من بێت بۆ لام 95 کیلۆ 105 کیلۆ ڕسمی خۆی پیشانە دوتان پێش شوکردن 58 کیلۆ بوو پیاوەکە لەوانەیە وانە بێت 10 کیلۆیە زیای کرد بێ یان بۆ خۆی ما بێت بەڵێ لە ئافرەتانە زۆرترە باش هەندێک کەس هەیە دکتۆر ئەوە ڕاستە ئەڵێن ئێمە جیناتەوە ینی هەرچی بخۆین هەر قەڵەوە بین ئەمە بەشێکێتی بەشێکی تریشی ئەوەیە کە هەندێک کەسی تر هەیە ئەڵێن ئێمە قەڵەوین و بەڵام کێشەی تەندروستیشمان نییە ئەوە ئەبێتە کێشەوە بابەتانە ئەوەی کە باست کرد جیناتەکە بەڵە دەورە بینێت جینەکە دیارە بە سێکردنی لە عاملێ و دکتۆر ماڵی دایکم خاڵەکان خێزانی دیارە ئەو هەن چەند جینێکشمان هەیە کە بیانێت ئەو تێستانیان بۆکەین هین هەیە چارەسەریان هەیە ئەوانە هەنێ حاڵت هەیە لە مناڵە ڕوئەدا کە ئەو چارەسەری قورسە بە تایبەتی هەتا پێشنیاری عملیاتکردنیشمان بۆ ناکەن پرادەرویلی سندرۆم هەیە ئەو مناڵە لە دایکە بێ کە لە دایکە بێ زۆر زەعیفە کێشەی هەناسە و قودانی ئەوەی وەکو جینات باسکەم لە مناڵە ئەو حاڵتان سەر نەخۆشێکمان هەیە بەڵام لە زۆر حاڵتەکە ناشتۆی عملیاتیشیان بۆ بکەین هەنا ئەخوا قەڵەوە بێ کە شتێکە لە ناو مێشکێ ئەو هەستەی نییە کە هەسکات تێری خواردووە ئەو هۆکارانی کە بۆ گەورە ئاماژەت بێدا بۆ مناڵیش هەمان هۆکارە یاخود کەمێک گۆڕانکاری بەسەر ئێمە جاتە باسی گەوراکەین بەڵام ساس زۆربەی لە عالەمە شتەکان علامەتەکان بۆ ئاگادان لە مناڵ بێ لە تەمەنی 5 ساڵی و ئاگاتان لێبێت لە خواردنی ئەمە جبسە خواردنی شتی سوێر شتی شیرین بەڵێت لە مناڵیەوە فریای بکەوی حاڵەتەکە باشتر هەشمانە حاڵەتمانێت تەمەنی 14 ساڵ و کەمتریشانین ناچار بوون قەڵەوەی زۆری هەبوو نەشتەگەریمان بۆ کردو هەندێک کەسی شەیە دکتۆرەڵێن کێشمان زۆرە و تەندروستیشین ئەو بە پێی حاڵەتەکە کێش زۆرێکە جیاوازەکە بەس تەندروستە تا ئەو کاتێک تاکەی ئەڕوا لەگەڵ حاڵت تەمەنی لەوانێسە گەنج بێ کێشێ بەڵام دواتر بەڵێ توانای ئەو هەیە بەڵام بۆ ماوەیەکی کە ئەو چاوریە لەسەر جگەری وردەوردە کاریگەرێک هاتە سەر دڵی وردەوردە شتێکە درێژخایانە تا شاری خوێن و شەکرەوەمان حاڵتانی بۆ دروستەکە بەڵێ ئەی باشە دکتۆر هەندێک کەس هەیە دەڵێت زۆر دەخۆی بەڵام لەگەڵی شاقەڵەوە نابین ئەمە ئەکرێ شتێکی ئاسایی بێ یاخود گرفتێکی تەندروستی هەیە ڕێگرە لەوەی کە کێشی زیاد بێت کامیانە لەوانەیە هەردوو بارەکە ڕاز بێ بەڵام احتیمالە ئەو جینی قەڵەوی تیانە بێت زۆر ئەخوات و قەڵەو نابێ هەمانە ئەو حاڵتان
هەشمانە حاڵەتی لەوانێ غودەی زۆر ئەوانەی کە خودەکانیان زۆر ئیشەکەن دکتۆر هەستەکەم زۆر نانی زۆرە خۆم داشە بەزم وەزن بەڵام کە دابەزینی وەزن هەبوو حاڵەتەکە ئەبێمە بە دوای چەند پشکنینێکی بۆ بکەین وەرە تا بدۆزین ئەوە کاری دابەزینی وەزنەکەی بۆ بدۆزینەوە. بچینە سەر بابەتی چارەسەریەکان دکتۆر هۆی کار نەشتەرگەری یان هەر جۆرێکی تری چارەسەر بەکارهێنرێت بۆ کەسانی نەخۆش بە تایبەتی نەشتەرگەری بەکارهێنن ئەتوانرێ بێتە چارەسەرێک بۆ ئەو نەخۆشەکان یان دێ کەسێکەوەی کە خەریکە بێ بە عادەتێک بۆ جوانکاری بەکارهێن هەر چارەسەرەکەش بە پێی ئەو BMI کە باسمان کرد بارستەی کێشی کەسەکەمان کە بارستە کێشی سەر و 35 بوو بەڵام چەند حاڵەتێکی وەکو زەخت و شەکرە و ئازار لە ئەژنوێ ئەو حاڵتانەی هەبوو ئێمە توانین داینین کاندیدێ دیکەین بۆ نەشتەرگەرەکانی قەڵەوی یاخود ئەگەر بیەمایەکەی سەر و چل بێ بەبێ هیچ حاڵەتێکی زەخت و شەکر ئەتوانێت نەشتەرگەرەکەی بۆ بکرێت بەڵام پێش نەشتەرگەری چەند ڕێگەچارەی تریشمان هەیە وەکو باسمان کرد وەرزشکردنەکەی بەکارهێنانی چەند دەرمانێکە بۆی کە دەورە بینە بۆ قەڵەوی دەرمانەکانی زۆرتن ئەو دەرمانان کە ئەو خواردنەی بخورێت چەورەکە نایڵێ بۆ شتێکی چەوری خواردن نایڵێ هەڵمژرێت لە پیسیا فڕێدا لەگەڵ پاشەڕۆیە یاخود بەکارهێنانی باڵۆن کە ئێستا چەند جۆرێکی هەیە باڵۆن بەڵام ئایا کامیان یان کاریگەری کامیان چۆنە ئێسانێکە ئەڵێ دکتۆر بۆچی ڕێجیمم کرد و وەرزشم کرد لە 125 کیلۆ خۆم هێنایە 80 کیلۆ باش خۆم دابەزان 5 کیلۆ بەڵام دوای تقریبا 3 مانگ یەکەم بواتەوە خواردنەی زۆرم خوارد و سابوومەتەوە بە 125 مانەوەیان نییە دوای ڕێجیم یان دوای دەرمان ئەو وەزنە نامێنێتەوە کەسەکە ئەبێت ینی مسایت زاڵ بێ بەسەرینە بەسەرنی خۆیان بتوانێت بەڵام ئەوە قورسە تر بۆ ئێستا لە عالەم شتێکی جیهانیتان پێ بڵێم نەشتەرگەری بۆ قەڵەوی باشترین هۆکارە بۆ زاڵبوون بەسەر وەزنە بەڵام نەشتەرگەری دروستە بەڵام ئەبێ نەشتەرگەرەکە خۆ نەکرێت کەسێک راوسەکەیان کردوێتی قەڵەوە بە زۆر بێنیوە نەشتەرگەر بۆ تۆکەین کەسەکە بێ مۆتیڤیشن ئەبێ حەزێکی باشی هەبێ لەسەر نەشتەرگەرەکە دکتۆر ئەڵێن دوای مزعفاتی زۆر تووشەبی هەموو شتەکان بە پێی هینەتەوە نەخۆشێکی ڕاست هەڵبژێرە بۆ عملیاتەکە ئیشەکە ڕاستە بێ بەڵام تۆ نەخۆشی خۆی حەزی لێ نییە و نەخۆشە ڕاستەکە بێت دەرونیە نەخۆشەکە پێش هەموو شتێک وەکو پرسیاری لێکی دەربارەی قەڵەویشتەکە تۆ بۆ هاتووی بۆ نەشتەرگەری بیەماینەکەی وەرەگری سێرەکە ئەیگرێتەوە ستاندەردەکە زەختم هەیە دکتۆر یاندانێکە تۆ دکتۆر من زەواجم کردوە 2 ساڵ و زیاتر پزیشکە بە ڕێزەکانی ژنان ناڵبوون بۆمانە نێرن هێلکەدان ئادەم تێک چۆڵن قەڵەویە بێ عملیاتەکە تر ئەوان ڕای ئێمە وەرەگرن وەکوینی لێتێ MDT کۆمەڵ ینی ڕاوێژی لە بین چەند پزیشێکە ئێمە وەکو دکتۆری نەشتەرگەرەکە بڕیاردەین ئەندامێکین لەو بەشە سیاری لەکەن بۆ هۆکارەکە ئەڵێ بەم گەنجووە تووشی زەخت بنیان تووشی شەکریان مناڵم نابێ شتەکانی تێگەێنی فلان نەشتەگەری بۆ تۆ باشە بۆ نەبچووکنەوەی گەدەیە بۆی باسەکە عملیاتە بریتێ لە بڕینی 175 بۆ 80 گەدت تۆ ناتوانانی وەک جاران خواردنێکی زۆر خۆی بەڵام وەزنەدا ئەبەزی ئەمە هۆکارە بۆ چاگونی هۆرمۆن ئەگەری شێ لە ماوەی 6 مانگ بۆ ساڵی دوای دابەزین کێشەکەت ئەگەری تقریبان 100 ئەوەنە ڕێژەکەی پێڵێکە تۆ دووگیان بیت کەسەکە شتەکە ڕاوێژ ئەکاتۆمانە پاشەوەی کە ڕێەکەوێت بۆ نەشتەرگەرێکە و ئیستیشاری چەند پزیشکێکی بەڕێزەکەن کە بۆ بەتایبەتی بۆ حاڵەتی دەرونیەکان حاڵەتی دەرونی نەخۆشە خۆی دیارە نەخۆشەکە خۆی دیارە دکتۆر فڵان کەسمان عملیاتکەوە من حەزم لە عملیاتەکەی و ئامادەم بۆ شتانە کە ئامادە بوو نەخۆشەکەت بەڕێکی کرد نەشتەرگەرەکەشی بۆ کرا بەڵام ئەبێت پاش نەشتەرگەری ئیلتیزاماتی هەبێت بە بۆ ڕێژەی ڤیتامینەکانی چۆنەکە هاتەوە تۆ ڤیتامینەکە ئەدەیتی مزعفات دروست نابێت لە زۆر حاڵەکان بەڵام بە پێی نەشتەرگەرەکە ئەگۆڕێ نەشتەرگەری بچووکنەوەی مەعیدەی بۆ بکەم پێڵم بۆ مەدەل حیات بۆ هەموو ژیانت پێویستت بەوە ناوێت تۆ ڤیتامین وەرگیت بەڵام بۆ نەخۆشەی ڕێڕەی خواردنی بۆ گۆڕێت ئەوە مەدەل حیات ئەبێت ئاگادای ڤیتامینەکان بێت لە ژۆری مەڵتی ڤیتامینە کالیسیۆمە ڤیتامین دی3 مادەی ئاسنە التیزاماتی هەبێت کێشەی مزعفات من نابێت بەڵام حاڵتن دەتەن وەزنیان تا ئاپەزی هەنێ حاڵەت هەیە شۆڕبوونەوەی پێستا هەنێشتا ئەوەی تر ساڵونی 2 ساڵ دوای ئەوە هەنێکیان زۆر بەشیان پێش بە نەشتەرگەری ناکە خۆیان ڕازیان دکتۆر جسمم زۆر شل نەبووەوە ئەگەر زۆر شل بێتەوە توانین جوانکاری
پێستەزیاکەشی بۆ بکرێن جوانکاریەکەن بە فیلەر و بۆتۆکس چارەسەرێک ئەکریانێ زیاد بەتایبەتی ساڵ دو ساڵ دوایەوە بەڵام بە شێوازێکی گشتی ئینی بکەین حاڵەتەکە بەراوردکەین بە ڕێجیم و بەینەکان نەشتەرگەرێکە هەر یەک لەم نەشتەرگەریانەی یان لەم جۆرانی کە باسەکە دکتۆر یەک جار ئەنجامەدرێ ئەگەر کەسێک جارێک ئەنجامی دا و بەڵام دوای بە تێپەڕبوونی کات کێشی گەڕایەوە وەکو جاری پێش و جارێکتر بۆ یەکرێتەوە یاخود تەنها یەکسەر ناوێت پەلە بکەینەوە نەشتەگەی بۆ بکەین بۆ بەڵێ بۆ وەزنەکەی زیای کردەوە ئایا کێشەکە لە جۆری نەشتەرگەرەکەی ئەوڵا بەشێک لە مەعیدەی ماوە ئایا کەسەکە خۆی وەرزش ناکە ئایا کەسەکە خۆی التیزامات و پەیوەستبوونی بە شێوازی خواردنەوە چۆنە هەڵسەنگانی سێمانی شەژمانی بۆکەین تا ساڵیش شتێک لە نازۆری بۆکەین ئەشیعی ملۆم بۆ بەشەی مەعیدێک زانیمان بەڵێ ئەمە مەعیدەی گەورە بۆ تۆ هۆکارێک هەیە پەیوەندی بە نەشتەرگەرێکەوە هەیە بەڵێ حاڵەتمان زۆرە کردومە بە هەمە سێم جار عملیات ئەم نەشتەرگەریانەوە زۆر بکات و دواتر بۆنەوە لەوانەیە دووبارە بێتەوە یا نەشتەرگەری جوانکاری پێستەکەشی بکات ئەی ڕێگە دروستە سروشتیەکەی پیشان بدرێ باشتر نییە بۆ نە وەرزشکردن سەرکەوتو ئەبێ لە وەرزشەکەیە ئێمە ئەخیان خینە ئەوە ئەو کەسێش کە هاتووە جا بۆ نەفێری تەمەڵی بکەی بڵێ خەی ناکە وەرزشەکە مادەم تۆ التیزام ناکەی دوای نەشتەرگەرەکەش وەرزشەکە هەر پێویستە بەێمە باسمان کرد قەڵەوی نەخۆشێکی درێژخایەنە بە تەواوەتی ئێمە تقریبا بیکەین بە چەند بەشێکەوە دوو لە سەر سێی قەڵەوەکەمان پێ کۆنتترۆلەکرێت بەڵام سێ لە سەر سێکە قەت کۆنتترۆل ناکرێ وریا بنەهان زۆر باش ئەچینە سەر بابەتی هەندێک چارەسەری تر هەیە چنور بەکارێن بۆ نە دەرمانە ئەوی باست کرد چا بەکارێنێتە نێجار برەمایکی زانستی هەیە ئەوەی کە برەمای زانستی هەبێت چەند ڕێگایە کە FDA ئەپرۆفنی ئەوەی کە ڕێگە دراوە یەکێ لەوانە ئەوەرلیستاتەکەی کە زۆر زۆر بەناوبانگە هەتوانین لە تەمەنی تقریبان لە تا 12 ساڵی بەرەو سەرەوە بیدەین لە 10 ساڵیش مناڵی 10 ساڵی بەکار بێت بەرەو سەروانێ ئەوە عیلاجێکی سەلامەتە بۆ ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ ئەوی 5 بۆ 10 وەزنەکەی دابەزێنێ بۆ نەکەسەکە 90 کیلۆ بێ بۆ تێنێت تا 82 کیلۆ ئەگە وەرزشی لەگەڵ کاڵانی بێنێت تا 80 کیلۆ زۆر دابەزنێکی وانی چەند دەرمانێک تر هەیە هینەکەن حاڵەتی وا دروستەکەن لە ماوەی بۆ تێ 3 مانگ بەکاری بێنی بەڵام ئێمە زۆری ناکەین بە نەخۆشەکە زیاتر وزەی زیاتر پێسەرفەکە وا لێکات دڵە پەلەپەلکە هەنە جار زەختیشی بەرزەکاتەوە چەند دەرمانێکن بەڵام زۆڕی ئینیان ناکەین پێشنیاریان ناکەین لەوەی تسی نەخۆشەکە لە دوای ئێمە زیاتر بەکای بێن و کاریگەری لەسەر دڵوانی دروستکات. دکتۆر لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوەدا کە وتێ لۆ کاربدایێکێک لە ڕێگە باشەکان کە بڕێکی دیاریکراوەتوانێت کار بۆدرێت بخۆ و هاوڵاتیان یاخود و کەسانی کە کێشیان زۆرە بۆ کێشدا بەزاندنیان هەندێک جار پەنا دەبەنە بەر لۆ کاربدایت هەندێک جار کیتۆ کامیان کاریگەرێکی باشتر یاخود کامیان خێراتر لە کێشدا بەزاندنیانە و جیاوازەکەشمان پێ بڵە بۆی کە بینەرانیش بزانن کە جیاوازێکی هەردووکیان باس کراوە لە سەر چاوەکانی قەڵەوی عالەمیات لۆ کاربدایتەکە باشترە زۆر زەختێکی زۆر باشەکەی لەوایە تۆ ئەگەر کیتۆکە بکەی کیتۆکە ئایا کەسەکەی کیتۆەکەم بزانم ڕێژەی هیچکردنی گورچیلەی چەنە ئەی دوای چاورێکی زیاترم بۆ بەرزکاتەوە کاریگەری لەسەر دڵ چۆنە بێت ئەکرێ بۆ ماوەیە کیتۆ ئەو مادە کیتۆنێکە لە جسما بڵاو بێتەوە پاکردنەوەکەی ئایا جسمی ئەو کەسە تەقەبولی ئەواکە زانمە زۆربەی نەخۆشەکان لای ئەوانەی کە لە کوردستان ئەیکەن ڕێژێکی کەمیان تووشی مۆزاحفات بوون بەڵام چەند سەرچاوەیەک لە ئەمریکا شنەوەی گورچیلە لە چەند خەستخانەی بەرنەکەوت ئەوانەی کە کیتۆیان کردو گورچیلیان تووشی مۆزاحفات بوون ناچار پەنایان بردوێتە بەر شنەوەی گورچیلیان ئێمە نازانین ئەو کەسە ڕێژەی گورچیلەکەی چۆنە تەقەبولەکەی چۆنە کیتۆ تا مانگی گورچیلەکەی تەقەبولەکە هەیەڵێ تا 6 مانگ تەقەبولەکە بۆیە تۆزێ قورسە کیتۆکە کەسێ بڵێن وەڵا بەس باب کیتۆی بەڵام کێشەکەش کە دابەزی هەرۆ کەسەی کیتۆکەی جاری وای دێتەوە داوای نەشتەرگەرێکە دکتۆر 4 جار کیتۆم کرد سەرکەوتوو نەبووم دابەزیم و هەمزیام کردەوە جابنەکە چۆنە ڕێگە چێتە وەزنەکەی جارانی کاتە کیتۆ پێویستە بەردەوام بێ لەسەری نابێت لێدا ببڕێ کە کیتۆکەی کرد دوای هۆرمۆنێک کە زیاکە لە لەشە هەمان کەسەکە حەزەکە لە فێ بەدەستەوە فەرامانی با بیخوات ئەڵێت کۆشایەکەم زۆر زۆر جای کردوایەوە گەلە کۆتایی خۆشتی کردما بێ و ئەکرێ بۆ نمونەوەی چنووریش باسی کرد تۆزێ ورتر قسە بکەین لەسەرەوە خواردن بخۆی زۆر لە خۆت لە خواردن و هەندێک بابەتێ نەگریتەوە بەڵام لەگەڵەوە شاخەوێکی باش و ژیانێکی وەرزشی و تەندروستی باشتر هەبێ کێشت نابێت لەوە کێشە نابێت خۆشتەکان دابش بکرێ بە شێوازێکی باڵانس باسمان کرد خواردنەکان نەماوە کەس خواردن نەخوات ئەو کەسەش کە نەشتەرگەی بۆکەین هەر خواردن نەخوا بێتەوە بەکەوە کەسێکی ئاسایی لە بجاران دوو کەبابی خواردو
کەبابێکی بۆ خوێ دوای 3 مانگ دوای 6 مانگ زۆر 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 ئەگەر نەخۆشەکە باسم کرد بە شێوازێکی ڕاست بەڕاستی بێنی بۆ نەشتەرگەرەکە شتێکی نەتیجەیەکی ڕاست دەداتێت یعنی ئەوە نەبێ خۆت دابڕی لە هەموو شتێکە بەس کەسەکە بێ ئامادە دەبێت زۆربەی ئێستاش تۆزە چاولێکەری تایە بۆ فلان دراوسێمان کرد ئەو خزمەمان بۆ ئەوە نازام چی نەخۆشەکەش دیوانی خۆی دانەمە تۆ جیاوازی لەو وەرە ئەو عملاتەکە شتەکانت قبول بۆ ئەوە بەو شتە دیارە هەر لە یەکەم مقابلە دەگەڵ نەخۆشەکە کە دێ بۆ لە ئەزانی سەرکەوتۆ بیاننا وەکو حاڵەتەکانی بەڵێ گرنگی بدرێ بە وەرزش خواردنە سەیرانە هەر مناسبەیەکە زیاتر ئێستا گرنگی بدرێ بە تا بیبەری ملەوەن هەیە قاش بکرێ سەن جوان دەرەچێت لەگەڵ دوو کەبابە داین ڕاستە لەگەڵ کەباب فرۆتن تاقی بکرێتەوە شتەکان زیاتر ینی ساش لە ئەوروپا پرسیارش بکەم ئێستا خەڵکە چێتە دەرەوە چەندتم دوا پرسیارە زۆر بابەتە برژاوەکان بەکارێنێڵن بەکارێنانی پیاز و سیت لەگەڵ یا زۆر باشە وایە ئەنتیۆکسیدانی تەیە زۆر باشە بەتابەتی ئەوە کاهوەخەوە خەیارە ئەوە بیبەرە ئەمە تێکەڵ بکرێت زەڵاتەیە دروست بکرێت بەشە لەوە بکرێت مادێکی ڕیشاڵی زۆر باشی تایە ئەگەر چەوری شتەکانیشی زۆر خواردیان کاربوهایدرێتی خوارد زۆر هەڵنامژێت لە کاتی سێرانە هەندێک کەس دەڵێ شیشە دووگە خۆم بە تەنیا یا دوو شیشە خوارد دکتۆرەوە مەترسی هەیە مەترسیەکەی چۆنە دەرکەوتوانی کە دووگە خۆنەوە کی تۆی لێت تا ئابەزن بەڵام مەترسیەکەی نازانێ ئایا دوای کەسەکە وەرزش ئەکا هەیە چەوری ئەو چەوریە عینەکانی سیانی و چەورەکانی دڵی بەرز ناکاتەوە ئەگەر وەرز شێشتێک و ئیلتیزاماتی هەبێ و چاودێری چەورەکانی کە هەرسا بۆ بە ڕۆتینێکی زۆر سازۆبەی نەخۆشەکان داواکە دکتۆر چەورەکەم بۆ بکە دکتۆر نانم نەخوارد حەزەکەم ئەو بزانم ئێستا بە تایبەتی وەشیاری خەڵک زۆر زیای کردو دەبێت هەنی فەحسەکەی خۆی داوایەکە دکتۆر ڤیتامینەکانم چۆن نەجاوە شتێکی مهمیشە لە جەماعەتی ئەوانەی کە ڕێجی میشەکەن و دەرمانە بۆ داناوە احتیمالە تووشی کێشەی قژوەرین و تێزوونی پێز بن عینیانەکەین هەنی عیلاجی لە بابەتی ڤیتامیناتیان بۆدان دەستخۆش بابەتەکان زۆرن دکتۆر بەداخوانی هەندێک خەڵک بە خراپ بەکاریانیان بەرگری لەشیان داوەزیان دێک کێشیان تووشە بێت شەڵا دەرفەتی کە قسەی زیاتریان لەسەرەکەین زۆر سپاس سپۆری وردی نەشتەرگەری قەڵەوی سپاسەکەین وەژداریکردن تۆرێ چون راپۆرتی کتمان هەیە لەسەر کارکردنی ژنانە لەسەر کارکردنی ژنانە هەڵبەت بە خۆشحاڵیەوە کە ماوەی ساڵانێکە خانمان لەسەر پێیخوایان وەسڵاون توانیویانە بە دەستڕەنگینیەکانیان ئیتر هەیە لە بواری خواردنە ڕێبین هەیە لە بواری ڕستن و چینێنی جیاوازەکان هەیە ئێستا ینی سەرچاوێکی داهاتی باشانی خۆیان و خێزانەکانیان دابین بکەن جا لەو بارەوە راپۆرتێکمان هەیە با بێگۆبینەری تا چەند لات ئاسایی خێزانەکەت یاخود خوشەکەت لە دەرەوە کار بکات بە بۆچووی من لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر پێویستە بە دەر لە پیاوەکان هەموو تاکێکی خێزانەکە بتوانێت ئیش بکە یاخود خوشکەکەمان بە یاخود خێزانمان بێت چکە بەجددی لە ئێستادا بارگرانێکی زۆر دروست بووە بۆ هەموو تاکەکانی خێزان بۆی ئەم کەلێنانە پڕ بێتەوە بەلای منەوە زۆر ئاتیادیە کە خوشکەکەم یاخود خێزانەکەم لە دەرەوە کار بکات تا چەند ئاساییە لە دەرەوە کار بکەن من وەکو خۆم زۆر بەلامەوە ئاساییە کە وەکو ژنێک لە دەرەوە ئیش بکەم جا هەر جێگایەک بێ لەبەرەوەی ئیشکردنی تۆ پێوەستە بەوەی ئەخۆ تۆ بە چه حەزێکەوە ئەو ئیشاکە یاخود لەبەر چه هۆکارێکە و ئیشاکەی زۆربەی کات ئیشکردن تەنها حەزە زۆربەی کاتیش پێویستیە جایتر لە هەر جێگایەک ئیش بکەی تۆ ئەکەوێتەوە سەر خۆت ئەخۆ چۆن ئیشەکە ئەەکەیت و بۆچی ئیشەکە ئەەکەیت بۆیە من وەکو خۆم وەکو ژنێک بەلامەوە ئاساییە هەم بۆ خۆم هەم بۆ هەموو ژنێک بەلامەوە ئاساییەکە لە هەر شوێنێک بێ بۆی گونجاو بێت کار بکات. ئافرەتیشکە هەتا ئەو کاتێکە خۆی ینی بژێوی ژیانی لەسەر ئەو مادەیە لەسەر ئەو ژیانێک کە پێ بژی ئاساییە تا ئەو کاتە ئیشکات. وڵی زۆر ئاسایە چونکە ئێستا بە حکمیەوەی کە بارگرانیەکی زۆر لەسەر هەموو تاکێکە کۆمەلگایە لەسەر هەموو خێزانەکە بۆیە با هەمووی بەیەکەوە هاوکاری یەکتر کات چ خوشکەکەم بێت چه خێزانم بێ ینی هەمویان بەیەکەوە هاوکاری یەکترکەن بەعام باسەکەم چونکە هەمویان ئێستا با بڵم بە حکمیەوەی کە قەیرانێکی دارایی زۆرە لە هەرێمی کوردستانە هەموو بەیەکەوە ئیشکا زۆر ئاسایە و کارێکی زۆر باش هەمووی هاوکاری یەکتر بکات. وڵی لای من ئاسایی نییە چونکە ئیشکردنی ئافرەت باش نییە بەخۆ ئەمەگە کاتێک ئیش بکات کە زۆر زەرور بێ بۆ پارێ یعنی کەس نەبێ هاوکارێکی پێداویستی ژیانی تۆمارکە بۆی ژیانی تێگەی من لەگەڵ خۆم لەگەڵ ئەویانی منە ئافرەت ئیشکات
هەی بەلای منەوە ئاسایی ئەگەر ئیشەکە شیاو بێ بۆ هەموو کەسە خۆ ئافرەت و پیا و فەرقی چیەگەر سێمە باسی یەکسانیەکەن هەردوو لا ئینسان ئافرەت ئینسانە پیا و ئینسانە ئینسان بەس موهیمەیە ئیستیغلال نەکرێ و ئافرەتانە لە ئیشەکانیانە یعنی ڕێزیان لێ بژیرێت. ئێستا زروفەکەی وای لایەتوە لەم وڵاتەیە کابرا کچەکەیەتی ژنەکەیەتی لە ژوورە شتی بۆ دروستەکەن نەک لە دەرەوە نەک بێتە بازار نەک بێتە دووکان بەڵام بەلای منەوە ئاسایی نییە کە ئەڵێ ژن و پیاو یەکسانە من لەگەڵ ئەوانیم قەت یەکسان نییە لەبەرەوەی خوای گەورە کە ژن و پیاوی دروست کردووە فەرقی هەیە زۆر هەیە بەس نەک ئێستا بڵێ ژن ئازادە ئازادیەکە بە شتێکی خراپ بەشکێتەوە لەو لاوە ژنی پێسووگەکەن ڕێزمێ بۆ ئافرەت هەر شەرعی ئیسلامی ڕێ پێنەیاوە ئاسایی نییە بە واقعیت لای من ئیتر نازانم کەس بۆ چوونی خۆشیێتی بەس بۆ چوونی من وایە لای من وەکو دینی ئیسلامەڵێ وەک خۆم نا بەس وەک دینی ئیسلامی ئاسایی نییە ئافرەتیشکە. ڕێوی ڕەمەزان گەلی کوردستان سلێمانی دەچینە تەوەری دووەمی پرۆگرامەکە کە باز لە کێشە خێزانەکان و کاریگەریەکانی دەکەین بە تایبەت لەسەر هاوسەران بە پێی و ئامارانەی کە لە دادگاکانی هەرێمی کوردستاندا ساڵانە بڵاو دەکرێتەوە ئەوە خراوەتە ڕووکە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونە جام ڕۆباز لە هۆکارەکانی دەکەین ڕێویمزین ئایا هۆکارەکان ڕێژەی جیابوونەوە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران زۆر بۆ بزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە دیارترین ئەو کێشانە یان ئەو گرفتانەی کەوا دەکات هاوسەران ڕووکەنە دادگاکان بۆ جیابوونەوە دیارترینیان چین و ڕێگای چارەکان چی دەبێت بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت ئەو کێش و گرفتانەی نێوان هاوسەران کە کێشەکان لەوە گەورەتر نەکرێن و چارەسەر بکرێت کار نەگاتە ئەوەی کە ڕووکەنە دادگاکان بۆ جیابوونەوە. هەندێک داتا هەیە کە ئەنجومەنی دادوەری عێراق لە مانگی دووە بڵاویان کردەوە پێی داتاکان تەنها لە یەک مانگی عێراق لە مانگی یەکی ساڵی 2023 ڕێژەی جیابوونەوە تەلاق دوو هێندەی ڕێژەی هاوسەرگیری بووە لەو مانگەیە 6334 جیابوونەوە هەبووە لە دادگاکانی عێراقدا ئەمە بەبێ هەرێمی کوردستان ینی لە هەر سەعاتێکدا 8 جیابوونەوە تەلاق هەیە لە ڕۆژێکە نزیکەی 200 حاڵەتی جیابوونەوە هەیە لە سەرتاسەری عێراق ئەمە بەبێ هەرێمی کوردستانیشە هەر لەو مانگای ڕێژەی هاوسەرگیری 3106 حاڵەتی هاوسەرگیری هەبوو هەنی سێرکە 3106 حاڵەتی هاوسەرگیری بەڵام جیابوونەوەکان 6334 بووە لە هەرێمی کوردستان داتاکان ئەوەندە ورد نین وا بڵاو نەکراونەتەوە بەڵام لە ساڵی 2020 8144 جیابوونەوە هەبووە لە ساڵی 2021 کەویش داتاکە زیادی کردووە بۆ بە 11699 جیابوونەوە. لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ لەسەر بابەتەکەکەین و چۆن کار بکەین بۆ ئەوەی کە ژیانێکی باشترمان هەبێت لە ڕووی ژیانی هاوسەرگیریەوە بەڕێز مامۆستا تریفە عەلیمان لەگەڵایکە بەڕێزیان خوێندکاری ماستەرن لە وڵاتی کەنەدادا دەربارەی چارەسەری دەرونی بۆ تاکو و هاوسەر. خێر بن مامۆستا. بەیانیت باش و بەخێراتی. بەیانیتان باش زۆر سپاس زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لەسەر بابەتە زانستیەکەی قسە بکەین. بابەتی زانستی هاوسەرگیری یان جیاوازی تاک لەگەڵ ئەو کەسانی کە دەڵێن بۆ بەدوان و بۆ بە خێزان چییە لە ڕۆزانستیەکەەوە ئەگەر ورد بە وردی قسە لەسەر ئەو بابەتە بکەین دەبێت چۆن خۆت ئامادە بکەیت بۆ ئەو پرۆسەیە بۆ ئەوەی دوای تووشێم گرفتانە نەبێت. بەڵێ دیارە پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی پرۆسەیەکی گرنگە و ئێمە بە خۆمان بزانین یاننا بە هەندوەری بگرینیانە دیوێکی گەلێک زانستی هەیە چونکە ئەگەر تەماشای مرۆڤەکان بکەین هەریەکەمان لە خێزانێکی جیاوازەوە و لە کەلتورێکی جیاوازەوە و لە باگراوندێکی جیاوازەوە هاتووینەتە بوون ئەم جیاوازیانە وای لێ کردووە ئینسانەکان هەریەکە و خویەکمان هەبێ یا خودەوەی بە زمانی ئینگلیزی پێدەوترێ پاترنێکمان هەبێ واتە من کە لە خێزانەکەی خۆم هاتوومەتە دەرەوە کۆمەڵی خوم هەیە ئەم کۆمەڵە خوا لەو کەسانەوە فێری بووم کە من ڕۆژانە لەگەڵیان هەڵسو کەوتم کردووە پێش قۆناغی هاوسەرگیریم بە هەمان شکل هاوسەرەکەشم بە هەمان شت کاتێکە لە خێزانەکەی و دێتە دەرێ کۆمەڵێک خوو کۆمەڵێک تەسەڕوف کۆمەڵێک هەڵسو کەوت شێوازی قسەکردن لە خێزانەکەی خۆیەوە لە کەلتورەکەی خۆیەوە لە کۆمەلگا و کۆمنیتێکی خۆی و فێر دەبێت لە کاتێکدا کە ئەم دوو مرۆڤە دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە بە دڵنیایی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم خوانە هین دەبن کلاش دەبن واتە بە یەکدا دەدەن کاتێک کە خوەکان بە یەکیان دادا بە دڵنیاییەوە ئەگەر
تۆڵێک نەبێ یاخود با بڵێن ئەگەر میکانزمی حلکردنی کۆنفلێکتەکە یاخود تەنگژەکە یاخود ئاژاوەکە یاخود با بڵێن دەمە بۆڵەکە وجودی نەبێ لەوێدا ئاژاوە دروستە بێ یاخود با بڵێن کۆنفلێک دروستە بێ یاخود ئەوەی کە پێدەوترێت گرفتی خێزانی دروستە بێ. جا من لێرە پێم باشە سێشت لە یەکتری جیا بکەینەوەوانێ من پێم وایە لەم بەرنامەی ئێوەی ئەمڕۆدا باز لەو خێزانانە ناکەین کە تونند و تیژی تێدایە چونکە ئەمە شتێکی ترە و ئەگەر باز لە بە بکەین دەبێت لە دیوێکی ترەوە قسە بکەین و هەروەها باز لەو خێزانانەش ناکەین کە بەڕاستی گرفتی قوڵی یەکێک لە ئەندامەکانی گرفتێکی قوڵی دەرونی هەیە ئەمەش لێرە وابزانم ئەمڕۆ باز ناکەین ئەوەی من تێگەیشتوم لە شێوازی پرسیارەکان و گفتوگۆکان پێشوەخت کە کراوە زیاتر باز لەو خێزانانە دەکەین کە کۆنفلێکتی تێدایە کۆنفلێکتیانی با بڵێن وردە شەڕ دەمە بۆڵە تەنگژە لەسەر زۆری نەبکەین بەڵێ ئەو تەنگژانەی کە ینی دەیلی لاڤ ینی ڕۆژانە لە ئەنجامی بەریەکەوتنی هاوسەرەکان ڕوودەدەن و بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم تەنگژە بچکۆلانە ئەم دەمە بۆڵەیە ئەم لێک ناڕازی بوونە قەبە نەبێ و گەورە نەبێت و نەگاتە ئەوەی کە ئێوە ئێستا باستان کرد کە پێی دەوترێت جیابوونەوە. جا ئێستا من پێم باشە باسی چوار خوو بکەین چوار خوو لە ئینسانە کە ڕەنگە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ ئەم چوار پاترنە یاخود ئەم چوار خووە ببێتە هۆکاری سەرەکی بۆ جیابوونەوەی هاوسەرەکان یاخود گەورەبوونی چێژەکان و ئەنج دوایش جیابوونەوە. لە عامە یا با بڵێن ئەوەی کە زۆرینەی خەڵک پێی ئاشنایە پێمان وایە هەندێک گرفتی قەبە هەن کام گرفتە قەبانە جیابوونەوە دروست دەکەن بۆ نمونە اقتصاد با ئەتوانین بڵێن یەکێکە لەو هۆکارانە یاخود دەتوانین بڵێن جیاوازی بیرروڕە یاخود تەکنۆلۆژیا یەکێکە لە بابەتە تەکنۆلۆژیا سۆشیال میدیا و ئەمانە سۆشیال میدیا دەتوانم بڵێم زۆر تازەیە بەس ئەوەی کە مەسەلەن باری ئابووریان نەبوو جیاوازی باگراوندی کەلتوری و زمانەوانی و ئاینی و دنیابینی بۆ ژیان بۆ منداڵ بۆ ڕێخستنی ماڵ بۆ لەبەرکردنی جلوبەر بۆ هەموو ئەو شتانەی کە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵیان بە پێی هەندێک لەو کەسانێک کە شارە یعنی ئەو سایکۆلۆجیستانی شارەزاییان هەیە لە مەسەلەی کەپڵ یاخود با بڵێن هاوسەرەکانە پیان وایە ئەم هۆکارانە بە شێوەیەک لە شێوەکان تەقلیدین تەئسیر دەکا بەڵام ئەو تەئسیرە گەورەنی ئەوەی کە ئەم تەئسیرە گەورە لەسەر پێکەوە ژیانی کەسەکان دادەنرێ خوی کەسەکانە کاتێککە من لەگەڵ کەسێکی بێگانەدا لە چوارچێوەیەکدا کۆ دەبمەوە ئەو خوانە بەیەکەوە بە یەکدا دەدەن ئەو هەندێک لە سایکۆلۆجیستەکان چوار خویان دیاری کردووە کە ئەم چوار خووە ئەگەر ئاگال لێ نەبێ دەتگەێنێتە قۆناغی جیابوونەوە قۆناغی یەکەمیان کە بە زمانی ئینگلیزی پێدەوترێت دیفنسف واتە دیفاع لە خۆکردن بۆ نمونە ڕۆژانە من و هاوسەرەکەم قساکەین لە پڕ شتێکم پێ دەڵێ لەوانەیە نەسیحەت نەبێ لەوانەشە سەرزەنشت نەبێ لەوانەیە شتێک بێ لە ساڵحی من بەڵام من لە خۆمەوە یا بە نەسیحەت وەری دەگرم یا بە سەرزەنشت وەری دەگرم بۆچی چونکە لە ئەساسەوە من خۆی دیفێنسفم هەیە خۆی بەرگری کاری لە خۆمم هەیە هۆکاری دروستبوونی ئەم حاڵەتە ڕەنگە لە چوزانم پرسیارێکی تر یا کاتێکی تر بێمەسەری کە بۆ من خۆی بەرگری کاریم لە خۆم هەیە هەموو قسەکردنی بەرامبەرەکەم بۆ من دەبێتە ڕەخنەکاری بۆ من دەبێتە سەرزەنشتکردن بۆ من دەبێتە نەسیحەتکردن و لە دەرئەنجامدا من دانەنان بە هەڵی خۆمە بزەبت دانەنان یعنی هەڵنەگرتنی بەرپرسیارەتی بۆ ئەوەی کە کردومە ئەمە خویەکیان خویەکی تریان خوی بەبەردبوونە بەبەردبوون کە بە ئینگلیزیەکەی پێدەوترێت ستۆن وۆڵین ئەمە چۆن ڕوودەدا بۆ نمونە لە کاتی کۆنفلێکتە کە ئەو دوو کەسە کۆنفلێکت لە بینیاندا ڕوودەداواتە ئاژاوە و دەمەبۆڵەیەکی بەسیید لە بینیاندا ڕوودەدا یەکێکیان خۆی دەنگ وەرگرتنی هەیە بە زمانی کوردی پێداڵە دەنگی وەرگرتووە جا ئەو دەنگ وەرگرتنە بۆ 3 ڕۆژە هەیە بۆ مانگێکە هەیە بۆ هەفتەیەکە هەیە ئەوەندە قیرسچمەیە بۆ ساڵێکە نازانم زۆرترە ئەمە زەواج وێران دەکە ینی سایکۆلۆجیستەکان وشەیەکەیە لە زمانی لە بایبڵەوە وەرگیراوە نامیان ناوە چوار ئەسپەکەی کالیپۆکسی ئەم لە ئیسلامە دوومزدەیمان هەیەانی ڕۆژی قیامەتمان هەیە و نازانم ئەو شتانە چین ئەوانەی دێن ژیانمان لێ تێک دەدا ئەوان 4 ئەسپی ڕەنگا و ڕەنگیان هەیە کە دێن هەموو شتێک تێک دەدەن بەم 4 ئەسپە ڕەنگا و ڕەنگە تێکی داوە ئەگەر ئەمە لە خێزاندا هەبێ مەجاالیتیانی خێزان تەفەوت سەتریفم بەستەوە ئەگەر کێشەیەکە بێت بۆ
دووسێ ڕۆژێک هەفتەیە کە نازانەوەی باست کرد ئەم دوو هاوسەران دەنگ دابڕین یەکێ لە هاوسەرەکان خۆی دەنگ دابڕینی هەبێ و ئەم دەنگ دابڕینە درێژە بچێشی ئەبێکێکیان نەرمی بنوێنێ ئەبەیەکێک جا دێنە سەر ئەوەی کە نەرمی بنوێنی لە مشتەمە ئێمەوا کەوتۆتەوە تۆ نزمی تۆ تۆ هینە خۆت مەدە بەدەستەوە ئەمەش گرفتە بۆ ئەو کەسە ئاوە بۆ بە قیر سچمە بۆ ئەمەن دەڕادەکا بە دوایدا چکە عادەتەن ئەبێتە ئینکاری بەڵێ عادەتەن لە خێزانە دووشتەیە لە باری سایکۆلۆجیوە یەکی ڕاکە ئەوی تر بە دوایدا ڕاکە یەکی ڕاکە ئەوی تر بە دوایدا ڕادەکە بە ئینگلیزی پێدەوترێت avoidance persuasive یەکی هەیت دەیهەوێ هەڵبێ ئەوی تریش ڕادەکە بە دوایدا نەهێڵی هەڵبێ ئەمە بۆچی دروست بووە ئەمە دەوری هەیە ئەمە خۆی دوو هەمیشمان باس کرد کە پێشەوەی کە بچیتە سەر خوی سێم مامۆستا تریفە یەکتر قبولکردن بەو شێوەی کە هەیە هیچ کاریگەریەکی هەیە نەک بەو شێوەی کە خۆمانەمانەوێ ڕەنگە لەو کاتەدا دوو هاوسەر ئەبێ بەو شێوەی کە هەیە پێشتر لە ژیانی ڕاستەقینەیە چۆن ژیاوە بەو شێوەی یەکتریان قبول بێت نەک ئەوەی کە هەر یەک لە هاوسەرەکان چۆنیان بوێ هاوسەرەکەی بەو شێوەیە مامەڵە بکات دروستە ئەم قسەی تۆ زۆر جوانە ئەمە ببوورە نازام هۆکارەکەی چێ تۆزێ دەنگم گیراوە پرسیاری شدێکم هەر ڕەبتێکی بۆی چنوورەوە هەبێ هەنێ جارەڵێن ژیانی هاوسەرگیری هەندێکێ بۆ نمونە نابێت تەسەڕوفاتی وەکو گەنجێککەی ئەبێت لە هەندێک شتی خۆت تەنازل بکەیت دواتر کە ئامناڵت ئەبێ لە هەندێک بابەتی تری خۆشت تەنازل بکەیت ینی ژیانی ئەوە نیەکە بڵێ گەنجێکم چۆن ڕفتارم کردووە دوای لە هاوسەرگیری و کاتی منداڵبوونیش هەمان ڕفتار بکەم پرسیارەکەی تۆش زۆر جوانە ئێستا بێمەوە سەر پرسیارەکەی تۆ خۆی ئەبێ زەواج وابێ ئەبێ بڵێن سێشت هەیە لە ناو زەواجە ئەگەر بپەڕمەوە بۆ بەشێکی تری ئەو شتانی کە ڕەبتیان بە زەواجەوە هەیە شتێکەیە پێی دەوترێ من شتێکەیە پێی دەوترێ ئەو شتێکەیە پێی دەوترێ ئێمە لە ناو زەواجە ئەبێ من تایم هەبێ واتە ئەو کاتێک کە بۆ منە مەسەن بۆ نمونە تریفە حەزی لە خوێندنەوەیە ئەبێ لە ناو ڕۆژەکەما 2 ساعتم هەبێ بۆ خۆم بەدەر لە منداڵەکانم بەدەر لە هاوسەرەکەم داتسمی تایم ئەمە من تایمە ئەمە کاتی منە ئەمە سپەیسێکە بۆ من ئەمە کاتێکە بۆ من ئەمە سنووری منە هیچ کەسێک نە هاوسەرەکەم نە منداڵەکانم نە ئینلۆز یعنی ئەوەی کە براژن و شوبرا و خەسووم و خەزور و خوشکەکانی خۆم و باوکو و دایکی خۆم و بە ئینگلیزیە گوشە هەیە هەمووی پێدەوترێ ئینلۆز بەس بە کوردیە بێ ئەم هەموو شیکەیتەوانێ ینی تایتڵێکمان نییە ئەوانەی لەژێر کۆکەمەوە ئەمە کاتی منە ئەبێ بۆ من بێ ئەمە زۆر زۆر گرنگە یەکێکە لەو هۆکارانەی کە زەواج بە زیندوی دێڵیتەوە تۆ تایم واتە بە هەمان شت هاوسەرەکەشم ئەبێ کاتێکی هەبێ ئیترە و کاتە ئەڕوا بۆ جیم ئەو کاتە لەگەڵ برادەرەکانێتی ئەو کاتە کتێب ئەخوێنێتەوە ئەو کاتە سەیری فلیمێکەکە بە تەنیا ئەمە کاتی ئەوە ئەبێ ئەو کاتەی هەبێ ئێمە تایم واتە ئەو کاتە کامەیە کە ئێمە وەکو ژن و مرد یعنی پێدەوترێت کوواڵەتی تایم کاتێکە کە بەڕاستی بە نرخە بە جددی ئێمە بەیەکەوە بووین ئەوە بەیەکەوە بوونی ئەو لێرەدا بنیشێت و منیش لێرە سەی تەلەڤیزۆن بکەین ئەوە کوواڵەتی تایم نیە ئەوە بەیەکەوە بوون نیە فیزیکلی بەیەکەوەین بەڵام ئیمۆشنەڵی ڕۆحیەن بەیەکەوە نین ئێمە ئەوەی بەیەکەوە بوونمان ئەوەیە مەسەلەن بۆ نمونە کاتێک داریەکەی نەچین لە ڕێستورانتێکدا هەنیشین شەر نییە شتی قەبە و قورس بکەین پارەم پێ نیە دەستێکە گرینوەچین لە پارکێکە پیاسەیەکەکەین منداڵم هەیە داوا لە خوشکەکەم دەکەم سەعاتێ بێ هاوکاریم کە خوشکەکەم ناتوانێ کەسێکی بۆ 2 ساعات بۆ بەکرێ ئەگرم چوزانم ئەوەی کە ضرورە من و ئەو بەیەکەوە هەمان بێ حیوارکردن لە ماڵەوە بابەتێک هەڵدەبژێری بۆ نمونە من حەزم لە چوزام جوانکاریە هاوسەرەکەم بای ئەوەندە تااقەتی هەبێ من باسی جوانکاری بکەم حەزم لە دەستچنینە حەزم لە چوزانم شعر خوێندنەوەیە یا بۆ نمونە هاوسەرەکەم بۆ نمونە هاوسەری من شانۆکارە ئەوەندەم تااقەتم هەبێ گوێم لێ بگرم کە نەسێکی شانۆیی لەگەڵ شێر دەکا تااقەتی گوێگرتنم هەبێ لەگەڵ یان مناقەشە بکەم ئەو شتێکی ئەو حەزیلێتی کوواڵەتی تایم ینی کاتێک کە هەردووکمان چێژی لێ دەبینین بەیەکەوە ئەمە زۆر گرنگە بێمە سەر ئەو پرسیارەی تۆ کە تۆ چۆنی وەکو خۆت قبولی بکەی ئەمە عیلاقی بە بابەتێکەوەی کە پێ دەوترێ بە ئینگلیزی ئەتاچمنت واتە ڕایەڵی پەیوەندی ڕایەڵی پەیوەندی شتێکە کە لە ئەو لەحزەی کە تۆ لە دامێنی دایکەکە بەردەبیتەوە دروستە بێ لەگەڵت ئەگەر هاتوو ئەو ڕایەڵی پەیوەندی منداڵەکە
لەگەڵ دایک و باوکەکەی بە تایبەتی ئەو کەسەی کە پێی دەوچێت کێرگیڤەری یەکەم یعنی ئەوەی کە سەرپەرشتی یەکەمە بە دەرەجەی یەکەم دایکە بە دەرەجەی دووەم باوکە یا هەردووکیانن بێکەوە ئەگەر هاتوو ئەو ڕایڵەی پەیوەندی ڕایڵەیەکی پەیوەندی سەلیم بوو چکە سێ جۆرمان ڕایڵەی پەیوەندی هەیە ڕایڵەی پەیوەندی سەلیممان هەیە ڕایڵەی پەیوەندی خۆ بە دوورگیرمان هەیە ڕایڵەی پەیوەندی قەلەقمان هەیە ئەگەر هاتوو ڕایڵەی پەیوەندێکە سەلیم بوو ئەو دوو کەسە یەکتریان دۆزی بۆەوە ڕایڵەی پەیوەندەکان ڕایڵێکی سەلیم بوو ئۆتۆماتیکی من ممارەسەی ئەوە دەکەم کە حەزم لێ تۆ ممارەسەی ئەوە دەکێت کە حەزی لێ بەڵام ئەگەر هاتوو ڕایڵەی پەیوەندەکە ئەڤۆیدیان بێ کاتێک بەرامبەرەکەم بە تایبەتی ئەگەر ئەنکشس بێ واتە قەلیق بێ کە بینی من 2 سەعات دانیشتوم خەریکی من تایمم ئەو لەوێەوە قەلق دەبێت پێی وایە ئەو ئیهمال کراوە من تایم ئەو تایم ینی منی تا کاتی من کاتی تۆ نامێنێ ئەبێ هەمووی کاتی من بەیەکەوە بوون بێ ئەمە بۆ ئەنکشەسەکە بەڵام بۆ خۆ بە دوورگرەکە کە باز لەوە دەکەین کە 2 ساعتمان هەبێ بەیەکەوە بین ئەو ڕۆحی ڕوا و زەندەقی دەڕوا پێی وایەکە ئەمە ئازادی پێشێل کراوە ئەمە کۆنتترۆل کراوە ئەمە کاتی نەماوە بۆ خۆی دەبێ من تایم زۆر دوور و درێژ بێ واتە ئەو کاتێک کە بۆ منە ئەو کاتێک کە بۆ من بوو زۆر دوور و درێژ بوو بتەوێت و نەتەوێ کەلێن لە خێزان دروستە بێ واتە ئەو حوشەی کە دروستت کردو و ناود ناوە حوشەی خێزانی یەک درزی تێدا دروستە بێ چکە من پێویستیم بە شانێکە سەری لە سەردانم بە تایبەتی بۆ ژن کە فێرکراوین ئیمۆشنەڵ بین واتە ئیحساسەکانمان بنرخێنرێ ئیحتیمامی پێ بدرێ کاکیشم لەو سەرەوە ستایڵەکەی خۆ بە دوورگرە لە هەموو نزیک بوونەوەیەک دەترسی لە هەموو نزیک بوونەوەیەک بۆ ئەو خنکاندنە هەموو نزیک بوونەوەیەک بۆ خواردنی ئازادیە هەموو نزیک بوونەوەیک بۆ ئەو پێی وایە کەسی بەرامبەرەکەی زۆر نیدی ینی تۆ بەبێ من ناژی تۆ بەبێ من سوور ئەو خۆ بە دوورگرتنە ماوەسا تریفە لە ڕووی زانستیەوە دەستنیشان کراوە کە زیاتر پیاوانن یاخود خانمان بەڵێ هەندێک سەرچاوی زانستی من هەندێک ریسێرچم خوێندەوە لە ماخریا ژنێکی زۆر بەتوانای هەرچەند کۆنە بەڵام زۆر ئیستیفادەم لێ کرد لە بەحسەکە دیاری کردووە بەداخەوە نیسبەتی زۆری پیاوان خۆ بە دوورگرن و نیسبەتی زۆری ژنانیش ئەنکشسن واتە ئەڤۆیدێن پێرسوەیسب ئەو ڕادەکە و ژنەکەش بە دوایدا ئەمەش هۆکاری خۆی هەیە کە بۆچی لە حاڵەتە توندەکەیدا دەبێ بە سایکۆواتە دەبێ بە ئەوەی کە پێدەوەڵی شڵەژانی دەماخی و شڵەژانی دەرونی ئەوە دەبێ بەڕاستی عیلاج وەربگیرێ لەلایەن ئەو کەسانی کە شارەزان لە کەپڵ سەر خۆەکان مامۆستاتریفە باسی دوو خۆت کرد دوو خۆکەی ترکە ماڵمانە ئەوەی کەوتت ئەبێتە هۆکاری لە ناوچوونی پرۆسی خۆکی تریشان بەرگری کاربی هەمەشە باڵی خۆتانەنەی سێ هەموو چوارەممان مابوو سێ هەموو چوارەم خۆی سێهەم خۆی سەرزەنشتکردنە خۆی لۆمەکردنە ها لە کوردەواریە ئێمە فێر بووین زۆر ئەوە مەکە ئەوە بڕۆها 50 هەڵەوە شوێنی ئەوە نابێوا بێ ئەوە بێوا بێ ئەوە نابێوا بێ ئەگەر کەسەکە لە خێزانێکەوە هاتبوو بە تایبەتی لە تەمەنی مڕاهقیە لە تەمەنی ئەوەی کە پێدەوترێ بیدایەتی ئەدەڵهود ینی بیدایەتی گەورە بوون ئەوەندە مەکەی لەگەڵ کرابێ فێر بۆ ئەویش ئەو دەستە زۆر ئاوە هەڵدەوە شوێنی ئیتر ئەمە گەر مناڵەکەیەتی ئەمە ڕەنگە ئەگەر برادەرەکەیەتی ئەمە خێزانەکەیەتی هەمیشە خۆی سەرزەنشتکردن ئەگەر هاتوو سەیری کە ئەگەر کەسەکە خۆی سەرزەنشتی هەبوو کەسەکە خۆی دیفێنسیڤ لە لای دروستە بێ واتە بەحق و ناحق منیش دیفاع لە خۆم دەکەم جاری وایە ئەوەی ڕاستە لە ساڵحی منە بەڵام منیش بەحق و ناحق دیفاع لە خۆم دەکەم بۆڵکەریش هەر زمنی ئەمە بزەبت ئەوە پێدا تەڕاسوب دەکا ینی کەڵەکە دەبێ ئەمڕۆ ئەوە سبینی ئەوە ئەوڕۆ ئەوە سبینی ئەوە ئیتر مەسەن بۆ منە لە ڕۆژێکا 2 جار ئەوە ڕوو بدە 3 جار ئەوە ڕوو بدە 3 دەمە بۆڵی قورس ڕوو بدە اینجا هین هەیە ینی ریسێرچی زانستی هەیە ئەگەر هاتوو لە پەنا هەردەمە بۆڵەیەکدا 5 شتی باشن نەکرد کە و دەمە بۆڵەیە بێنیتەوە شوێنی خۆت چۆن یەک زاید یەک دەکاتە 2 جیابوونەوە ڕوودەدا بڵین بۆ نمونە من ئەمڕۆ دەمە بۆڵەیەکم بۆ لەگەڵ هاوسەرەکەم و دەست پێشخەری دەمە بۆڵەکە من بووم هەرچەندە لە ناو پرۆسەی زەواجە باری تونند و تیژەکە باز ناکەین ئەگەن ئەو دەمە بۆڵەیە باز دەکەین چێ تاوانبارە چێ موسالیمە ون دەبێت چونکە شتەکە دەبێت بە سێرکڵ تۆ قساکەی من جوابت دەدەمەوە من قساکەم تۆ جوابم دەدەیتەوانێ ئاواهی دەبێت بە سێرکڵ لەبەرەوە هەردووکمان ئینڤۆڵڤین هەردووکمان تێوەگلاوین هەردووکمان بەری ئیشن و هەردووکشمان تاوانباری ئەو کاتە چی ڕوودەدا تەڕاسوب دروستە بێ ئەگەر هاتوو من ئەو قدرەتەم نەبێ
5 ڕیشۆ بە ئینگلیزی پێدەوتێت ئەگەر 5 شتی دڵخۆشکرد بۆ نەکەم لەو سەرەوە بەجیابوونەوە ئەو زەواجە کۆتایی پێدێ بڵین بۆ نمونە ئەم بەیانە من و هاوسەرەکەم لەسەر ناخواردنی بەیانی کێشەمان بوو من پێم وا بوو دەبێت ناخواردنی بەیانیمان لە باڵکۆنی بێ ئەو پێی وا بوو دەبێت لە ژوورەکە بێ نەک لە باڵکۆنێکە بێ تۆ قەت احترامی ڕائەکانی من ناگری تۆ پێ دوایە هەرچی من دەیڵێم سەقەتە خۆستەپاندنێک دروست تۆ قەت کە کوتم قەت کە وشەی قەتی تێدا بوو هەرگیز قەت نەمبینی هەرگیز نەمبینی ئەمە دڵنیا بەکەوە زمانی ڕەخنەیە تر کەسەکە دیفەنسف دەبێت کە منیش ئەوەندەم ڕەخنە تۆ کەسەکە دیفەنسف دەبێ واتە دەچێتە قۆناغی دیفاع لە خۆی کردنەوە ئەیتر بە تایبەتیش ئەگەر ئەتاچەکەی سەلیم نەبێ ها باسمان کرد ئەگەر ئەتاچەکەی سکیور نەبێ واتە سەلیم نەبێ واتە ئارام نەبێ یەکسەر هەموو شتەکان بە دیفاعکردن ینی بە پرسناڵی شخصی وەری دەگری پێی وایە هەمووی بۆ سەر منە و هەمووی لەسەر ئەو شتە بۆ نمونە داوای لێبوردنە کە مەزانی ئەمبانێ بەگوێی تۆم نەکرد دڵنیا بە ڕۆژێکی تروای لەکەین یا بۆ نمونە شەرتیژنێ هەر قسە بکەیت دەست لە شانێکی هاوسەرەکە دەدەیت و یا سەری ماچەکە یا ناوچوانی ماچەکە یا باوشێکی کوردواری خۆماڵە بە زمانێکی شیرین بە زمانێکی شیرین یا چوزانم جلی خستۆتە غەسالەوە پێم وایە تۆ ئەمڕۆ هیلاکی با من بڕۆم جلەکان بێنمەوە لە غەسالەک یان با من بڕۆم جلەکە هەڵخەم یان پێچۆنە نانی ئەم نیوەڕۆیمان بەرینە دەرەوە یان پێچۆنە پیاسەیەکی بازارەکە بکەین وڵا حەزم لێ سوراوێکت بۆ بکڕم با بڕۆین ئەمە لەم نێوەندەیە بۆ چون وەرگرتنی بەرامبەر ڕۆڵی گرنگە بینێت بۆ چون وەرگرتن زۆر ڕۆڵی گرنگ دەبینێ و ئەمەی کە تۆ دەکەی ئینڤیتەیشنە واتە پێشکەشکردنی وەرەقەیەکە داوەتێکە بۆ ئاژبوونەوە ئەگەر ئەمە ڕوویدا دڵنیا بە زەواج دێتەوە شوێنی خۆی ڕێک دەبێتەوە کەسێ بە تەناڵم ئەمە تەنازوو لەو دواتر بە چاوێکی کەوە سەیرەکرێم و ئەم بابەتانی بۆیە ئەم پرۆسی جیابوونەوەوانە زۆر هاوسەرانە تەنازول هەیە ئەنجا ئەم تەنازولە بەڕاستی زۆر کێشەی دروست کردووە ئەو کەسەی حەز دەکەم ئەوەی ئەمڕۆ گوێی لێمانە و ئەم بەرنامەی ئێمە دەبینی ئەو کەسێک کە پێی وایە مصالحەکردن واتە بەرزکردنەوەی ئینڤیتەیشن بۆ کۆنێکشن واتە بەرزکردنەوەی وەرەقەیەک داوەتنامەیەک داواکاریەک بۆ جارێش کە گەڕانەوە بۆ یەکتری بە تەنازولدا بنێ لە ئەساسەوە گرفتی شتێکی زۆر گەورەی هەیە کە پێی دەوترێت ئیمۆشن ڕێگولیشن بە ئینگلیزی واتە چۆن ئەو هەستت کە هەڵچووە ئەهێنیتەوە شوێنی خۆی هەموو هەڵس و کەوتی ڕۆژانەی ئینسان لەسەر ئەمە ڕاوەستاوە بۆ نمونە تۆ بەیانی سارە لێخوڕی ئەگەیتە ترافیکەکە ترافیک سوور بووە 2-3 دقە ڕائوەستی هیلاک لە دڵی خۆ تا جنێوی چاکەی تو ڕەنگە ئەو پەنجەیەکشی بۆ بەرزکەیتەوان ئەمە یعنی تۆ خۆتت هەڵچوان ئەمە یعنی تۆ کەسێکی بەرگەی زۆر شت ناگری حازری بۆ شتێک کە پێی دەوترێت فایت فلایت فرۆزن واتە یان بۆ شەڕ یان بۆ ڕاکردن یا بۆ توانەوە و بەستن یا مدبوون بەڵام ئەگەر وتت دەقەی چیەکە ئەمڕۆ سارە لەسەر جادە زۆرە مۆزەفەکان ئەمڕۆ هەمویان ئەڕۆنە دەرەوە چوزانم ڕەنگە ترافیکەکە تۆزێ خەلەلی هەبێ باش ئیش نەکە من تحملی خۆم دەکەم ئەمە یعنی تۆ باڵانسەت ڕاگرتووە ئەو شتێک کە پێی دەوترێت window of tolerance ینی پەنجەرەی تەحمل نەدێڵی لەوێەوە بڕۆی دەرێ کە لێرەوە ڕۆژ تێ دەرێ ینی توو ڕەبووی کە لەوێەوە هاتێ دەرێ ینی چوویتە حاڵەتی فرۆزنەوە بەس کە نەتێژ لەوێەوە بڕۆیە دەریانی تۆ باڵانسی یعنی تۆ توانیتە خۆر ڕاگری لە ناو پرۆسی زەواجا بێمەوە سەر window of tolerance یعنی تۆ کەسێکی ئەتاچەکەت سەلیمە واتە لە بیدایەتەوە ڕایەڵی پەیوەندەکەت سەلیم بووە ئەو توڵ و تەکنیکانت پێن کە هەم خۆت هێورکەیتەوە کە هەم بەرامبەرەکەت هێورکەیتەوانی وەکوتم ئەگەر نەی ئەمەنەکەی عادەتی بەبەربوونت هەیە وەکە عادەتی بەبەربوونی شت هەیە لە باری فیزیکیەوە جەستەی خۆتت ئامادە کردووە کە ئەمە پەنجەرەی بەرگری تۆیە بۆ شتێک کە پێی دەوترێت یان شەڕیان ڕاکردن کە دەنگ وەردەگری ڕاکردنە بەڵام لە خێزانە تونند و تیژەکان کە پیاوەکە پەلامار دەدا فلایتە سۆری فایتە واتە شەڕەکەی لە بەرامبەریشدا کە ژنەکە بێدەنگی هەڵدەبژێرێ گریان و ئەوە هەڵدەبژێرێ یا ڕاکردنەکەیە یا حاڵەتی فرۆزنە ئەو بێدەنگە زۆرە دەچنە حاڵەتی بەستنەوە کە قدرەت و توانای ئەوەی نە هیچ بکە لەبەرەوە ئەو پیاوە یاخود ئەو ژنەی کە پێی وایە سووک دەبێ ئەگەر هات و ئەم مساڵەحەیە تەقدیمکە کێشەی خۆهێورکردنەوەی هەیە چونکە لە حاڵەتی تووڕەبوونە پێی دەوترێت فڵەدین ینی فڵەدین ینی لافاو
یعنی تۆ هەموو جەستەی خۆت حاضر دەکەی بۆ لافاوێک هەموو ماسوولکە گەورەکانی لەشی تۆ هەرچی خوێن و ئۆکسسیجین و هۆرمۆنێکی تێدا دەینێریتە دڵتەوە خوێنەکە و ئۆکسسیجینەکەش بۆ دەماخت لە پاڵیشە هۆرمۆنی کۆرتیزۆل دەژێت کە هۆرمۆنی سترێسە تۆ بۆ شەڕ ئامادە دەکە کە تۆ نەتێش بگەیتە حاڵەتی شەڕیا کە گەشتویت و خۆت هێور دەکەیتەوە معنای وایە تۆ کەسێکی سالمی ئەتاچەکەت سەلیمە و تووڵی خۆ هێورکردنەوەت کاتمان زۆر کەم ماوە ببوورە بۆ بچینە سەر خۆی چوارەم خۆی چوارەم تووڕەیە خۆی چوارەم خۆی تووڕەیە و خۆی ناو ناتۆرەیە تووڕەیی لە ئەو خێزانانەی کە توندوتیژن بە ئەنواع تووڕەیی دەست پێ دەکات بە عەزێدانی توندوتیژی جەستەی توندوتیژی دەرونی توندوتیژی مادی توندوتیژی سێکسی دەست پێ دەکات ئەمە ناچمە سەری بەڵام لە حاڵەتە ئەهوەنەکەی دەنگ بەرزکردنەوە پەنجە هەڵوەشاندن شت فڕێدان ناو ناتۆرە ناو ناتۆرە لە ئەو بە بڵێ مەیمون ئەو بە بڵێ نازانم چی ئەو بە بڵێ نازانم چی ئەگەر ئەم خویە هەبوو دیسانەوە خێزان وێران دەبێ هەر کەسێک ئەم خۆی هەبێ جا من دانەیەکی تریشم بۆ ئیزافە کردووە ئامۆژگاریکردن تکایە لە کۆمەلگای ئێمە و زۆربەی کۆمەلگاکانی دنیاشدا وا باوە کە پیا و ڕاشناڵترە کە پیا و منتقیترە و ژن عاتفی و سۆزە و عقلەکەی لە خوار عقلی پیاوەوەیە ئەمە مێثە مێث یعنی خوڕافە یعنی هیچ یعنی بەحسێکی زانستی من نەخوێندێتەوە کە پێم بڵێ پیاو لە ژن عاقلترە ئەمە بەس خوڕافەیە و هیچی تر لەبەرەوە تکا ئەەکەم چ بۆ پیاوەکان چ بۆ ژنەکان ئامۆژگاری مەدە هیچ ئامۆژگاری تەنانەت بە پیاوەکەت مەدە بە منداڵیش قورسە ئامۆژگاری بەس ناتوانم لێرە بڵە منداڵەکە ئامۆژگاری مەکە چکە بە شکڵێکی تر بۆم لێک دەدرێتەوە دەبێت کۆچی کە یعنی ڕێنمایی بکەی نەک ئامۆژگاری و سەرزەنشت تکایە واز لە ئامۆژگاری بێنە و محاولە مەکە کە کێشەیەەکە بوو یەکسەر کێشەکە لەو خوانە هەبێ ببوورە لەو خوانە هەبێت ینی تۆ نەخۆشیت پێویستیت بە چارەسەرکردن هەیە کێشت بۆ لای ئێمە ئێستا نەبووە بەیانی بە نووسنگی ڕاوێژکاری خێزانی ئەمانە هەندێک هەن سەردانی و شوێنانە بکەیت ئەتوانم لێرەوە بیڵم کە ئەو خۆتە بوو نەخۆشنی کەس نەخۆش نییە بەڵام ئەمە خووە هەتە عادەتە یعنی هینە هەڵس و کەوتە توام کۆنتترۆلی کە بۆی نەگاتە جیابوونەوە لەم حاڵەتەیە زۆر زەڕورە کەسەکە یعنی ڕاوێژکاری خێزانی ببینی بەڵام بۆی ئەڵێم نەخۆشی نییە لە کتێبی نەخۆشیە دەرونیەکانە ئەمانە بە نەخۆشی حساب نەکراون فقط خویەکی ئینسانین بەد سەردانکردنی کەسی هین یعنی شارەزا ئەتوانی ئەو خوە چا بکرێ یعنی عیلاج هەیە توول هەیە چارەسەر هەیە بۆ تیمارکردن و کەمکردنەوەی ئەو خوانە لە ناو خێزان ڕەنگە کەم تا زۆر ڕێبین ئەو خوانی کە مامۆستا تریفا ئاماژەی پێدا ئاشنابین بۆی کە لە ناو کۆمەلگای کوردیا زۆرە یاخود کەمەیان ڕێژەکە چۆنە بە چاستەکە بۆ پێی کە بەڕێستان لە کەنەداژین یان لەوێ ژیاون وڵاتانی دەرەوە یاخود تاکی وڵاتانی دەرەوە ئەم خوانیان تا چەندی ئەگە بەراوردێ بکەین بە هەرێمی کوردستان و تاکی کورد بەرامبەر بە وڵاتانی دەرەوە ئەم خوانە لەوانیشا هەیە لە هەموو کەسێکە ئەو خوا هەیە لەبەرەوەی خێزانین بەڵام بۆ نمونە ڕەنگە خویەک لە مشتەماعێکە زۆر زاڵتر بێ لە مشتەماعێکا کەمتر بێ بۆ نمونە ڕەنگە خوی تووڕەیی لە مشتەماعی من لە سەرێتر بێ وەکو خوی تووڕەیی لە مشتەماعێکی غەربی بۆچی چونکە پیاو ئەلاود نیە لەوێ بە ئارەزووی خۆی دەنگ بەرزکاتەوە بەڵام لە کاتی تووڕەیە لەبەری دەنگ بەرز نەکردنەوەکانە گۆڕێ لە شوێنە بۆ شوێنی بەڵێ لەوانەیە خوی بەبەردبوون هەڵبژێرێ بۆ ناتوانێت دەنگ بەرزکاتەوە ئەو دەسەڵاتی زۆرنی لە پاڵ یەک شتی بە خێرایی بێڵم لە پاڵ ئەم خوانە شتێکی تر هەیە پێ دەوترێ ئۆڤەر فانکشن ئەندەر فانکشن ئۆڤەر فانکشن واتە کەسێک لەو دوو کەسە یەکێک لەو دوو کەسە زۆرینەی بەرپرسیارەتی خێزانەکەی گرتۆتە خۆی کە لە لای ئێمە ژنە ئەمەش هۆکارێکە دیسان بۆ تەفرەقە پێکردنی زەواج بۆ نمونە ئیشی ماڵ هەر منم ئیشی منداڵ هەر منم ئیشی دەرێش هەر منم ئەمە پێ دەوترێ ئۆڤەر فانکشن زۆر جاری لە بری مێردەکەشی هەر بیر دەکاتەوە و لە بری مێردەکەشی یعنی تعبیر لە هەستی مێردەکەشی دەکات کە دەڵێم ئۆڤەر فانکشن هەر مەبەستم کاری فیزیکی نییە کاری دەرونی و هەستیشە ئەندەر فانکشن ئەوەش کە یەکێک بە ئیسراحەت هاتەوە لە ماڵی لێکەوە دیتر چ پیاوەکەیە چ ژنەکەیە ئەمەش گرفتی سەرەکین بۆ جیابوونەوە یەک خاڵی تر ترایەنگڵ تەدەخل پێکردنی ئەوانی تر ئەوش دەتوانم بڵێن هۆکارێکە بۆ زۆر سپاس
زۆر زۆر چێژوار ینی کاتەکەمانەوە زۆر بەوردیانە بوو بابەتەکانە دەستت خۆش ڕێزما مستەتری فعالی خوێندکاری ماستەر لە کەنەدا بۆ چارەسەریەک دەرونیەکانی تاک و هاوسەری سپاس دەکەین کۆتاشمان فیچەرێکمان هەیە کۆتا بڕگەیم ڕۆمان کە فیچەرێکە تایبەت بە شوێنەوار هەڵبەت هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوچە جیاجیەکان ڕێبین ناوچەی شوێنەواریمان زۆرە کۆیە لە کەلار لە کەفری شارستانێتی گەورە و مێژووی گەورە بوو لە هەرێمی کوردستان بێگومان لە شاری کەفری ناوچەی شوێنەواری زۆرە کە بەشێک لە ناوچە شوێنەوارەکان مێژوەکان بۆ زیاتر لە 200 ساڵ دەگەڕێتەوە ماڵی ئیبراهیم چەخماخی یەکێک لەو شوێنەوارانی کفریە کە ئێستا لەلایەن ڕێکخراوێکی ئەڵمانیەوە نوێ کراوەتەوە با لەو بارەوە فیچەرەکە ببینی دواترە گەڕین وڵاتە. ماڵێکی کە لە پووری کۆنە لە گەڕەکی ئیسماعیل بەک لە نزیک باوەشاسوار لە شاری کفری مێژووی دروستکردنی بۆ نزیکەی 100 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە ماڵی ئیبراهیم چەخماخچیە کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی نۆژەنی کردوتەوە لە هەرەسێنانیش ڕزگاری کردووە. ئەم بیناکۆنانەی کە لە شاری کفریان ناسنامەی نەکتەنیا شارەکە ناسنامی هەموو گەرمیانن ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە پێویستمان زانی ماڵی برایم چەخماخچی کە بینایەکی کۆنی شاری کفریە بەمەبەستی پاراستنی و پاراستنی لە ڕوخان نۆژەنی بکەینەوە و وەکو گەلەریەک بۆ کەسایەتەکانی شاری کفری بەڕووی هاوڵاتیانی کفری و هەموو گەرمیانە وەڵای بکەین. هەتا ئێستا چەندین خانووی کە لە پووری و فۆلکلۆری لە کفری هەیە و بە پێوە ماون بەڕێبەری شوێنەواری کفری دەڵێت خاوەنی خانووەکان هاوکارن گەر پارچەیەک زەویان پێ بدرێ ئامادەن ئەو خانوانە بکەنە مڵکی شوێنەوار و حکوومەت بەڵام تا ئێستا چەندین جار داوامان کردووە حکوومەت قەرەبوویان بکاتەوە بە پارچەیەک زەوی بەڵام تا ئێستا و وەڵامی دیار نییە. ئمە وەکو شوێنەواری کفری دەستخۆشی لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و خانەوادەی ئەم خاوەنخان کە برایم چەخماخچیە کە هەڵسان بەکاری پاراستنی لەسەر ئەرکی خۆیان. ئێمە خۆت ئەزانی چەندین جار نووسراومان کردیە بۆ لاینی بۆ سەرەوەی خۆمان تاکو ئەم خانێک کەلتوریە قەرەبوو بکرێنەوە بە پارچە زەویەک و تاکو کار و پاراسی بەڵام تاکو ئێستا وەڵام نەبووە و لەبەر قەیرانی دارە هیچ شتێ نەبووە بۆیە ئێمە بە هەموو شتێ پاڵپشت و هاوکاری ئەو لایەنەوە ئەو ڕێکخراوە نەبین کە هەڵەسن بەکاری نۆژەنکردنەوە و کاری پاراستنی ئەم شوێنە کەلتوریانە. ئێستا ماڵی برایم چەخماخچی لە کفری بووەتە ماڵێکی کەلەپوری و دەتوانرێت ڕۆژانە هاوڵاتیان وەک شوێنێکی شوێنەواری سەردانی بکەن. کفری بەپێی ماستەر پلانی گەرمیان ناسنامەی گەشتیاری پێدراوە بەهۆی بوونی چەندین شوێنەواری گرنگی مێژووی بەڵام تا ئێستا حکوومەت لە بەرامبەر ئەو شوێنەوارانە وەکو پێویست نەیتوانیوە ئاوڕیان لێ بداتەوە کە لە هەموو ڕێیەکەوە سامانێکی گرنگی نیشتمانی و نەتەوەییە بۆ گەلی کوردستان. حەیدەر ئەحمەد، گەلی کوردستان، کفری. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد و تەندروست بن و کاتان بەخێر. کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان خۆتان لەگەڵ.